دەوڵەتی سربەخۆی کوردستان لە ناوەوە بنیادنان لە دەرەوە دانپیانان. لە نووسینی دکتۆر بورهان یاسین و دکتۆر سەردار عەزیز. بەرکوڵ هەموو قەیرانێکی سیاسی و کۆمەڵایەتی لە بنەڕەتدا قەیرانی ئاگاییە. بیرمەندی فەڕەنسی ئۆگۆست کۆمت وەهامان پێدەڵێت. نەبوونی دەوڵەتی کوردی نەبوونی توانا بۆ بنیادنانی دەوڵەتی کوردی، نەبوونی هاودەنگی و هاوبەرنامەی هێزە کوردیەکان بۆ سیاسەتکردن بەو ئاراستەیە لە بنەڕەتدا قەیرانێکی ئاگاییە. نیشانەیەکی زەقی قەیرانی ئاگایی سیاسیە. نیشانەی نەبوونی ئامانجێکی سیاسی ڕوونە لە ئاگایی سیاسی کوردیدا. مامەڵەکردن لەگەڵ پرسی دەوڵەتی کوردی لە ئاستی ئاگاییدا دەبێت پێش هەموو هەنگاوەکانی دیکە بکەوێت. ئەم کارە هەوڵێکە بۆ ئاراستەیە. یەک، دەستپێک. بێدەوڵەتی بۆ مرۆڤی کورد وەک تراژیدیایەکی لێهاتووە. گەلێکی گەورە، پەرتەوازە، نکۆڵی لێکراو، خەیانەت لێکراو، بەڵام لە هەمان کاتدا دژ بە خۆیشی. نەبوونی دەوڵەت لە زۆر ناوەندی دیپلۆماسی و سیاسی و ئاکادمیدا وەها دەبینرێت. وەک ئەوەی کە هێشتا ئەم خەڵکە نەیانتوانیوە بە شێوازی مۆدێرن واتە بە شێوازی دەوڵەت خۆیان ڕێک بخەن. بە مانایەکی دیکە بێدەوڵەتی دەکرێت نیشانەیەک بێت لە دواکەوتووی. ئەم دواکەوتوویەی کورد بە تایبەتی وەک لەلایەن ئەوانی دیکەوە وێناکراوە بە زۆر شێواز دەردەبڕدرێت. کورد دوژمنی خۆیەتی، کورد ناتوانێت یەک بگرێت. کورد بە ئاسانی لەلایەن هێزە دەرەکیەکانەوە بەکار دەبرێت. کورد خێڵەکیە. کورد چەندێک دژ بە ئەوانی دیکە دەجەنگێت، هێندە و زیاتریش دژ بە خۆی. هەروەها گەواهی ئەوەیە کە هێشتا ئەم کۆمەڵگایە زۆر قۆناغی لەبەرە بۆ ئەوەی بیان بڕێت هەتا بتوانێت ببێتە کۆمەڵگایەکی سەردەمی کە تیایدا هاووڵاتی و یاسا و سیستم و دەستگا و بواری هاوبەش و ئابووری و سنوورداریەتی بوونیان هەبێت. ئەم ڕستە تراژیدیانە هەموو بانگەشەن بۆ ئەوەی کە دەبێت کورد پچرانێک بکات لەگەڵ ئەم دۆخە مێژوویە تراژیدیەیدا. ئەم پچرانە فرەئاستە، تەنها لە ڕێگای دەوڵەتەوە دەبێت. دەوڵەت ئەو شێوازەی کۆکردنەوەی هێزی گشتیە لە پێناو چاکەی گشتیدا. شێوازی بەرهەمهێنانی هێزە بۆ ئەنجامدانی کاری هەمووان بۆ هەمووان. ئەمە چوارچێوەی بیرکردنەوەی ئێمەیە. ئەمە خاڵی بەریەککەوتنی ئێمەیە. لە کتێبی بنیادنانی دەوڵەتی مۆدێرندا برایان نیلسۆن دەپرسێت بۆچی لە دەوڵەت بکۆڵینەوە؟ وەڵامی دەستوبردی ئەم نووسەرە زۆر ئاسانە، چونکە هەر یەکەمان لە هەناوی دەوڵەتێکدا دەژین. پەراوێز Nelson Bryan 2006 The Making of the Modern State A Theoretical Evolution Palgrave کۆتایی پەراوێز. دەشێت دەربڕین و ڕوبەڕووبوونەوەی ئەم پرسیارە بۆ مرۆڤی کورد زۆر زیاتر لە خەڵکانی دیکەی دنیا جێگای بایەخ بێت. لە کاتێکدا مرۆڤی کورد لە هەناوی دەوڵەت یا ڕاستتر بڵین کۆمەڵێک دەوڵەتدا دەژی، بەڵام لە هەمان کاتیشدا خۆن بە جۆرێکی دیکەش لە دەوڵەت کە هەتا ئێستا نەخەمڵیوە دەبینێت. کەواتە ئەم مرۆڤە لە دژایەتیەکدا دەژی. لەلایەکەوە بە فەرمی هاوڵاتی دەوڵەتێکە کەچی لەگەڵ دەوڵەتدا کێشەی هەبووە و هەیە، چونکە دەوڵەت لە بری ئەوەی ئامرازی بەدەسێنانی مافەکانی هاوڵاتی بوونی بوو بێت، ئامرازی چەوساننەوە و لە ناوبردنی بووە. لەلایەکی دیکەشەوە بەردەوام ئەو لەگەڵ ڕاستیەکی تاڵ و خەم و هەستێکدا دەژی کە بۆچی ئەو خاوەنی دەوڵەتی خۆی نییە.
کەواتە ئەو شتە چییە کە کورد لە هەناویدا دەژیت بەڵام لە هەمان کاتدا نیەتی؟ ئەم پرسە گرنگە و کۆمەڵێک ڕەهەند و مانا لە خۆ دەگرێت. پرسەکە مرۆیی، سیاسی، ئابووری، ئاسایشی، شۆناسی و تا ئاستێکیش ئەخلاقیە. لە ساڵانی دواییدا باسوخواست دەربارەی پرسی سربەخۆیی باشووری کوردستان پەرەیسەندووە. ئەم پەرەسەندنە لە ناو چاودێرانی غێرە کوردیشدا هەستی پێدەکرێت. پەراوێز دیپلۆماتێکی فەرەنسی لە دیدارێکدا لەگەڵ یەکێک لە نووسەرانی ئەم کتێبە جەختی لەسەر ئەوە کردەوە کە گەورەترین گۆڕانکاری لە چەند ساڵی ڕابردوودا لە باشووری کوردستان گەشەی بیری سربەخۆیی بووە. ڕەنگە ئەمە لە ڕوانگەی کوردەوە بە زەرورەت ئەوەها بێت بەڵکو کوردێک دەشێ بڵێت کە سەردەمانێک کە کورد خەونی سربەخۆیی هەیە، بەڵام گرنگی ئەم دەربڕینە لەوەدایە کە پێمان دەڵێت کە چۆن ئەوانی دیکە لە پرسی گەشەی بیری سربەخۆیی دەڕوانن. کۆتایی پەراوێز لەو فاکتەرە سەرەکیانەی بوونەتە هۆی ئەم پێشوەچوونە دوانەیەکی ئۆرگانیکی بووە. یەکەمیان بە بنبەستگەیشتنی پرۆسەی سیاسی لە عێراق و زۆربەی کار و پرۆژە پەیوەندیدارەکان بەم پرۆسەیەوە لە پێش هەموویشیانەوە سەر لە نوێ دامەزرانەوەی دەوڵەتی عێراق و لە قاڵبدانەوەی ئەو دەوڵەتە. دووەمیشیان سەرهەڵدانی داعش کە ئەمەش خۆی لە خۆیدا ئەم بنبەستگەیشتنێ پشتڕاست کردەوە و بوو بۆ هۆکارەی کە بنبەستەکەی بردە قۆناغ و لووتکەیەکی دیکە و کێشە و لاوازیەکانی پرۆژەی سەر لە نوێ دامەزرانەوەی دەوڵەتی عێراقی واڵاو ئاشکرا کرد. دەشکرێت بە شێوەیەک لە شێوەکان ئەم قۆناغی بنبەستە چارەنووسساز بێت بۆ کۆتایی هاتنی دەوڵەتی عێراق. عێراق لە سەرەتای دروستبوونیەوە یان دروستکردنیەوە پرۆسەیەکی نامۆ بووە بە خەڵکەکەی. سنوور ڕێژەکەی لەگەڵ هەموو وڵاتانی دراوسێدا کێشەی هەبووە کە پاشان زۆریان دەبنەمایە شەڕ و نەکبەتی بۆیە، وەک کێشەی سنووری لەگەڵ ئێران، کووەیت. بەڵام مفارەقەکە واتە پارادۆکس ئەوەیە کە ئەم چڕبوونەوەی باسوخواسی سربەخۆییە هێندەی پەیوەندی بە لاوازی و کڵۆڵیەکانی سیستەمی سیاسی باشووری کوردستانەوە هەیە، هێندە پەیوەندی بە تۆکمەیی و بەهێزی ئەم سیستەمی سیاسیەی هەرێمەکەوە نییە. ئێمە لە دۆخێکدا ناژین کە پێگەیشتوو بین بۆ دەوڵەت، بەڵکو دەوڵەت یان سربەخۆیی بەکار دەبرێت بۆ ئامانجێکی جودا لە خۆی کە لە ئاکامدا خودی بیرۆکە و پرۆژەی سربەخۆیی زیانی بەردەکەوێت. بە مانایەکی دیکە سربەخۆیی بە مەبەستێکی تەسک و سنووردارکراو بە ئامرازکراوە و دەکرێت لە ئاراستەی بەرجەستەکردن و بەهێزکردنی پێگەی هێزێکی سیاسی دیاریکراودا لە ناو ئەم هێزەش زۆر بە دیاریکراوی گروپێک. بە واتایەکی دیکە ئەم بە ئامرازکردنەی پرۆژەی سربەخۆییە نەک هەر خزمەت بە سربەخۆیی ناکات، بەڵکو بگرە ئەم پرۆژەیە بارگاوی دەکات و دەبێتە مەترسی و هەڕەشەیەکی جدی لەسەری. ئێمە بە پێویستی دەزانین کە ئەو جۆر ئاگاییە ئەرێنی و نەرێنیانەی لە پانتایی گشتیدا بڵاون دەربارەی دەوڵەتی کوردی بخوێنینەوە، ڕەخنە بکەین و ڕافەیان بکەین لە پێناوی هێنانە ئارای گوتارێکی زانستی نیشتمانیدا. پرسی سربەخۆیی پرسێکی هەستیارە بۆ زۆرینەی خەڵکی کوردستان، بۆیە مۆنۆپۆلکردنی لەلایەن هەر هێز و لایەنێکەوە دەبێتە سەرمایەیەکی گەورە بۆ ئەو هێزە، بەڵام مەرج نییە ئەم مۆنۆپۆلکردنە بە سوود بۆ پرۆژەی سربەخۆیی بشکێتەوە، بگرە دەتوانێت زۆریش زیان بەخش بێت بۆ پرۆژەکە. ئەمڕۆ بە وردبوونەوە لە دۆخی حکومداری و سیاسی و ئابووری هەرێمی کوردستان دەبینین کە لایەنێکی سیاسی دیاریکراو لە هەناوی سیستەمی سیاسی هەرێمی کوردستاندا کە لە پاش کۆمەڵێک هەنگاو و ڕووداوی سیاسی گەیشتووەتە پلەی قۆڕخکاری سیستەمی سیاسی و ئابووری کوردستان بە جەختکردنەوە دروشمی سربەخۆیی هەڵگرتووە.
گوتاری سربەخۆیی هاوکاری ئەم هێزەی کردووە بۆ ئەوەی لە بەغدا داببڕێت، زیاتر بە ئاراستەی تورکیادا بڕوات. لە ئەنجامدا بتوانێت سامانی سروشتی و داهاتی هەرێم بخاتە ژێر ڕکیفی خۆیەوە و سیاسیانە مامەڵەی پێ بکات. بۆ خۆسەپاندنی زیاتر ئەم هێزە پێویستی بە پەکخستنی هەموو ئەو ناوەند و دەستگایانە هەبوو کە وەک ڕێگرێک بوون لە پێناو ئەم ئامانجەدا. بە واتایەکی دیکە ئەم هێزە بۆ خۆڕزگارکردن لە پرۆسەی بەرهەمهێنانی دەستور و یاسا و ڕەوایەتی دموکراتی دەست دەبات بۆ کارتی سربەخۆیی بۆ ئەوەی ڕەوایەتی بدات بە حاڵەتی ناڕەوایەتی و ئەمری واقعیش بکات بە حاڵەتێکی قبول کراو. جگە لەمەش ئەم شێوازە لە دەستبردن بۆ سربەخۆیی زیاتر هەوڵێکە بۆ شاردنەوەی ئەیبوو کڵۆڵیەکانی سیستەمێکی پڕ لە کێشە و قەیران یان بە ڕوویەکی دیکەدا هەوڵدانە بۆ جوانکردنی ئەو سیستەمە لە ڕێگای بانگەشەی سربەخۆییەوە. ڕخنەگرانی گوتاری سربەخۆیی بارزانی و پارتی دموکراتی کوردستان دەخوازن ئەوە جەخت بکەنەوە کە ئەم بانگەشەی بارزانی و پارتی بۆ سربەخۆیی زیاتر بۆ شاردنەوەی کێشە و قەیرانەکانی باشووری کوردستان و بازدانە بەسەریاندا. مەبەستێکی دیکەش لە وروژاندنی مەسەلەی سربەخۆیی ئەوەیە کە لە ڕێگای ئەم وروژانەوە دەنگ و سۆزی خەڵک بۆ خۆی و حیزبەکەی لە هەڵبژاردنەکانی داهاتوودا بەدەست بهێنێت. لێرەدا سربەخۆیی دەبێتە ڕووداوێکی سیاسی ئاڵۆزی فرە ئاست و فرە ڕەهەند کە دەبێت بە سەلیقە و ئاگایی وردەوە مامەڵەی لەگەڵدا بکرێت. لە کاتێکدا باس لە دەوڵەت دەکرێت کەچی لە لایەکی دیکەوە و لە هەمان کاتیشدا هەموو بنەما و پایەکانی دەوڵەت خاپوور دەکرێت. ئەم ڕاستیە دەمانگەیەنێتە ئەو باوەڕەی کە گوتاری دەوڵەت تەنها ئامرازە. ئەم بە ئامرازکردنە بۆ گەیشتن بە ئامانجێکی سنووردار سربەخۆیی دەکات بە گوتارێک کە بە هەموو مانایەک دژ بە بنەما و خەسڵەتەکانی دەوڵەت یان بنیادنانی دەوڵەتی مۆدێرنە. چونکە ئەم جۆرە لە دەوڵەت واتە دەوڵەتی مۆدێرن وا پێویست دەکات کە دەربڕی تەواوی پانتایی سیاسی و کۆمەڵایەتی بێت بە هەموو ڕەنگە ئایدیۆلۆژی و سیاسیەکانیەوە و دوجاریش پرۆژەیەک بێت بۆ خزمەتی تەواوی پانتاییەکە نەک دەربڕی تەنها پێکهاتەیەکی ئەم پانتاییە. پرۆسەی بە ئامرازکردن ڕێگی قوڵی لە بیری نوێی فەلسەفیدا هەیە. کاتێک خواستێک دەبێت ئامراز ئەوە مانای وایە چیدی وەک خواستێک نەماوە، بەڵکو وەک ئامرازێکە بۆ بەدیهێنانی ئامانجێک. ئامراز بەکار دەبرێت، پەیوەندی ئامرازی لەگەڵدا دەبەسترێت. پەیوەندی ئامرازی یانێ پەیوەندی بەکاربردن و پاشان فڕێدان. ئێمە بڕوامان وهایە کە سربەخۆیی نە ئامرازە نە ئامانج، بەڵکو پرۆسەیەکە لە پێناو مسەوگەرکردنی بوونی مرۆڤی کورد لە دنیادا هاوتا بە مرۆڤەکانی دیکە. ئەم دژایەتیە گەواهی ئەوەیە کە هەموو شتێک ڕەوایە لە پێناو مانەوەدا، تەنانەت بەکاربردنی خەونی مێژینەی گەلێکی بندەستیش. ئێمە بڕوامان وایە ئەم گوتارە دژ بە واقعە بە زیانێکی گەورەی پرۆسەی بەدەوڵەتبوونی کورد دەشکێتەوە. ئێمە لەم جۆرە گوتارەدا خاڵی بەرگری دژ بە گوتارەکە دەبینینەوە، وەک لە بیرمەندی ناسراوی فەڕەنسی میشێل فۆکۆ فێر دەبین، هەموو گوتارێک لە ناواخنیدا دژە گوتاریش هەڵدەگرێت. بەڵام ئەوەی پێویستە بوونی ئاگاییەک و شارەزاییەکە لە بەکاربردنی مێتۆدی ڕافەکاری گوتاردا، واتە دیسکۆرس ئەنالیسیس. دوودەیەی ڕابردوو دۆخێکی هێناوەتە ئاراوە لە کوردستاندا کە لە زۆر ڕووەوە لاسەنگە. ئەم لاسەنگیە پارتی دموکراتی کوردستانی گەیاندووەتە ئەو باوەڕەی کە لە ڕێگای گوتاری سربەخۆییەوە دەتوانێت نەیارەکانی لاواز و گۆشەگیر بکات و پاشان وەک هێزی لاوەکی مامەڵەیان لەگەڵدا بکات، یا لە ڕێگای ئەم گوتارەوە
بیان خاتە ناو چوارچێوەی سیاسی خۆی و ژێرسێبەری قورسی هەژمۆنی خۆیەوە. ئەم قۆڕخکردنەی قوتاری دەوڵەت و پاشان دەوڵەت بە گشتی بنەمای هاتنە ئارای جۆرێک لە دەوڵەتی ڕۆژهەڵاتیە کە نامۆیە و هەمیشە نامۆ بە خەڵکەکەشی دەمێنێتەوە. بۆیە ئێمە کە دەڵێن دەوڵەت مەبەستمان دەوڵەتی مۆدێرنە، نەک هیچ دەوڵەتێکی دیکە. دەوڵەتی هاوڵاتی و خاوەن سیستەمێکی کراوە و ئابوووریەکی ئازاد و سیستەمێکی سیاسی خزمەتکار. بۆیە لە کاتێکدا کە پێویستە گوتاری دەوڵەت دەسەڵات بەرهەم بهێنێت کەچی لەم حاڵەتەدا دەسەڵاتی سیاسی لاواز و پەرتەوازە دەکات، چونکە لە بری بنیادنانی ڕەوایەتی سیاسی دەبێتە هۆی لاوازکردن و لەکەدارکردنی ئەم ڕەوایەتە. ئەم دژایەتیە لە هەناوی ئەم جۆرە لە گوتاردا سیر نییە، بەڵکو ڕاستیەکە، تەنانەت ڕاستیەکی زۆر مەترسیداریشە. لەلایەکی دیکەوە دەکرێت زۆر بەگشتی ئەو بانگەشانەی کە تا ئێستا لە باشووری کوردستان بۆ سربەخۆیی کراون و دەکرێن پۆلێن بکرێن بۆ دوو ئاراستە. یەکەمیان ئەوەیە کە کەم یا زۆر بە بۆنە و بێبۆنە باس لە پرسی سربەخۆیی دەکات. دوور لە هەموو باس و خواسێکی جددی دەربارەی مەرج و پێداویستیەکانی هەنگاوی بەکردار بەرەو سربەخۆیی و مەرج و پێداویستیەکانی بنیادنان، ژیان و مانەوەی ئەو دەوڵەتە و هدت. بەڵام ئاراستەکەی دیکەیان ئەوەیە کە بە بەهانەی بە ئەقلانیکردن و بە ناوەڕۆککردن و بە کێشە بینینی هەنگاوێکی ئاوەها کەم یا زۆر تەنها باس لە ناوەڕۆک و مەرج و پێداویستیەکانی دەوڵەتی سربەخۆ دەکات و خۆی لە بەرزکردنەوەی بێپێچ و پەنای دروشمی سربەخۆیی بە دوور دەگرێت. ئێمە ڕەخنەمان لە هەردوو ئاراستەکە هەیە، چونکە بەشێک لە خەسڵەتەکانی ئەم دوو ئاراستەیە پەرچەکردار و دەربڕی دۆخی دەرونی کێبڕکێیە، لە بری ئەوەی لەسەر بنەمایەکی ئەقلانی دوورخایەن بنیاد نرابن. تێپەڕاندنی ئەم دۆخە دەرونیە کارێکی هەنووکەییە. بەردەوامی ئەو دابڕانە لە نێوان ئەم دوو ئاراستەیەدا مەترسیەکی جددیە، چونکە ئەم دوو ئاراستەیە پانتایی سیاسی بە شێوەیەکی زیانبەخش بۆ پرۆژێ سربەخۆیی دابەش دەکات و دووریش نییە ببێتە هۆی لە باربردن و لە دەستدانی دەرفەتەکانیش کە لە ڕاستیدا لەبەر دەرگای کورددان. لە کاتێکدا ئاراستەی یەکەم زۆر گرنگی نادات بە ئەزمونە مێژوویەکان و بە کێشەکانی بەدەوڵەتبوون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە 100 ساڵی ڕابردوودا و بە خوێندنەوەی جیۆستراتیژیانەی هەلومەرجە هەنووکەییەکان. ئەوە بە هەمان ئاست، بەڵام بە ئاراستەیەکی پێچەوانە ئاراستەی دووەم بە لەبەرچاوگرتنی ئەم هەموو ڕەگەزانە ناخوازێت هەندێک ڕەهەندی دیکە ببینێت کە گرنگیان لەم ڕەگەزانە کەمتر نییە. بە کورتی و بە چڕی کێشە سەرەکیەکە ئەوەیە کە ئەم دوو ئاراستەیە هەر یەکێکیان بە شێوەیەک ناخوازن هەندێک ڕەهەند و ڕەگەزی گرنگی مەسەلەی سربەخۆیی ببینن. ئەمەش دوجار کە ماسی واتە نوقسانی دەخاتە دید و بۆچوونی هەر یەکێک لەو دوو ئاراستەیە. ناتەبایی ئەم دوو ئاراستەیە ڕێگریەکی جددیە لەوەی هەر ئاراستەیەک لەم دوو ئاراستەیە بە تەنیا بتوانێت واقع بە سەرجەم ڕەهەندەکانیەوە ببینێت. ئەم جۆرە جەمسەرگیریە جۆرێک لە ئایدۆلۆژیای بەرهەمهێناوە کە ئایدۆلۆژیا خۆیشی دوجار دەبێتە فیلتەرێک لە نێوان ئێمە و واقعدا. هەندێک جار خۆمان ئەم فیلتەرە دادنین، کەچی زۆر جاریش بێ ئاگاین لە بوونی ئەم فیلتەرە. بە هەر حاڵ ئەوەی گومانی تیادا نییە ئەوەیە کە هەمیشە فیلتر بوونی هەیە. پەراوێز، ئەم دیدەی ئێمە بۆ ئایدیۆلۆژیا لە کلیفرد گریتسەوە سەرچاوە دەگرێت. بڕوانە گریتس کلیفرد 1973 The Interpretation of Cultures Selected Essays Basic Book نیویورک. کۆتایی پەراوێز.
خاڵێکی گرنگی لێوە دەرچوونی ئەم نووسراوەی بەردەست ئەوەیە کە پێویستە پەیوەندی ئەمد و ئاراستەیە لە ڕەشیا سپی ببرێتە دەرەوە و لە فەزایەکی دوور لە جەمسەرگیری بە ئاراستەی یەکگرتنەوە و یەکتر تەواوکردن کاری لە تەکدا بکرێت. بە پێچەوانەشەوە ئەگەرێکی هەرە بەهێزە کە بەردەوامی دابڕان لە نێوان ئەمد و ئاراستەیەدا بە زیانی گەورەی پرۆژەی سربەخۆیی تەواو ببێت. لەلایەکی دیکەوە ئۆفرا بینگۆ باس لە ئاراستەی سێمیش دەکات کە ئەویش ئەوەیە هەندێک کورد هەن پێیان وایە کە مانەوەی کورد لە چوارچێوەی دەوڵەتی عێراقدا باشترین بژاردەیە. ئەم دەقە هەوڵ دەدات کە لەسەر ئەرزی واقع هەنگاوەکانی بنێت و بە خێرهاتنی هەمووان بکات بۆ مەیدانی واقع بەبێ داڕنبوون لە خەیاڵ، بەڵام بە هۆش هاتنەوەش لە ڕۆمانسیەت و خەیاڵ پڵاوی و ئۆپۆزیسیۆن بوون لە پێناو ئۆپۆزیسیۆن بووندا. ئەم نووسراوە لە پێهەڵگرتن لە هەندێک خاڵی سەرەتایی بەڵام گرنگ وەک بۆ نمونە پێناسەی دەوڵەت، ئاگایی و دژە ئاگایی دەوڵەت، دۆخی بەرفراوانی ناوچەکە و هەڵوێستی هێزە جیهانیەکان دەخوازێت بۆ چوونێک بخاتە ڕوو لەمەڕ مەسەلەی بەدەوڵەتبوونی باشووری کوردستان. هەروەها هەوڵ دەدات نەخشە ڕێگایەک بخاتە ڕوو کە دەکرێت هاریکار بێت لە کاتی خەمڵاندنی هەر دیدێکی گشتگیر دەربارەی خوێندنەوەیەکی هەمەلایەن لەو ڕەگەزانەی کە کۆی ڕوانگەی سیاسی و جیۆستراتێژیکیەکانی باشووری کوردستان پێک دەهێنن. هەڵبەتە ئەمەش بە ئامانجی خوێندنەوە و بەرهەمهێنانی نەخشە ڕێگایەک بۆ هەنگاونان بەرەو سربەخۆیی ئەو بەشەی کوردستان. لەلایەکی دیکەشەوە ئەم نووسراوەی بەردەست دەخوازێت جەخت لە ئەوە بکاتەوە کە ڕەهەندی ناوخۆیی واتە باسوخواز و پرۆژەی سربەخۆیی لە نێوخۆدا نەک هەر گرنگیەکەی کەمتر نییە لە ڕەهەندی عێراقی و ناوچەیی و جیهانی، بەڵکو بگرە دەکرێت گرنگتر و چارەنووسسازتریش بێت. چونکە دەکرێت لە چرکە ساتێکدا ڕەهەندێکی نێگەتیڤ و نەرێنی ناوخۆ هەموو ڕەهەندە نێگەتیڤە دەرەکیەکان بهێنێتە ناوەوە بۆ ئەوەی دوجار دەرەوە بە ئاسانی زەفەر بە ناوەوە ببات و خەون و پرۆژەی سربەخۆیی لەبار ببات و شکستی پێبهێنێت. لەلایەکی دیکەشەوە بە هەمان پێوە دەکرێت ڕەهەندە نێگەتیڤەکانی ناوخۆ ببنە هۆی لاوازکردن و لەباربردنی فەکتەرە پۆزیتیڤە دەرەکیەکان و بەمەش لەباربردنی دەرفەتەکان بە تەواوەتی. دەرفەت لە دەرەوەی ئێمە بە ناوخۆ ناکرێت و سوودی لێوەرناگیرێت ئەگەر ناوەوە پۆزیتیڤ و ئامادە نەبێت و ئەو ناوخۆیە باوشێکی کراوە و پۆزیتیڤ نەبێت بۆ دەرفەتەکە. لە ساڵانی دواییدا پرسی سربەخۆیی زیاتر لە پێشوو بووەتە جێگای باسوخواز. لەلایەکی دیکەوە ئەم باسوخواسە بە زەرورەت هەمووی لە خزمەتی بیرۆکەی سربەخۆییدا نەبووە. لە کاتێکیشدا پێویستە مەسەلەی سربەخۆیی بەو پەڕی گرنگی و لە گۆشەبینینێکی نیشتمانی و لە ئاستێکی ئەو پەڕی ئستراتیژیەوە دەستی بۆ ببردرێت. کەچی زۆر جار بە مناسبە و بێ مناسبە و لە نەسەقێکی زۆر تەسک و تاکتیکیدا مامەڵە لەگەڵ ئەم مەسەلە هەستیارەدا کراوە. بە شێوەیەکی گشتی لە کتێبخانەی کوردیدا ئەو ئەدەبیاتەی باس لە دەوڵەتی سربەخۆ و مەسەلە پەیوەندیدارەکان دەکات تا ئێستا زۆر سنووردارە و لە ئاستی گرنگی ئەو مەسەلەیەدا نییە. لە ڕاستیدا پێشتر زیاتر باسوخواسی دەوڵەتی سربەخۆ لە ئاستی مۆراڵی سیاسی و پرینسیپی مافی چارەی خۆنووسیندا ماوەتەوە و زۆر کەمتر چووەتە ئاستی ڕەهەندە ژێوپۆلیتیکی و لایەنە کرداریەکانی مەسەلەی سربەخۆییەوە. دەکرێت بەگشتی هۆکارێک بۆ کەمی ئەم جۆرە ئەدەبیاتە ئەوە بێت کە ساڵانێکی زۆر لە ڕاستیدا ماوەی دەیان ساڵ بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کورد داوای مافێکی سنووردار کراوی کردووە کە هەڵبەتە ناگاتە ئاستی بەدەستهێنانی سەروەری نیشتمانی. جا ئەم مافە سنووردارە ئۆتۆنۆمی بێت یا سیستەمی فێدەراڵی.
بە مانایەکی دیکە لەبەر ئەوەی خەباتەکەی لە پێناو شتێکی دیکەدا بووە نەک دەوڵەت، ئەوە بە پێویستی نەزانیوە زۆر باسی دەوڵەت بکات. تەنانەت زۆر جار خۆیشی لەو بابەتە گرنگە دزیوەتەوە بۆ ئەوەی هێزە ئیقلیمیەکان تووڕە و بێزار نەکات و بۆ ئەوەی ئەم بزافە ئۆتۆنۆمی خوازە بە جیابوونەوە گوناهبار نەکرێت. لە ڕاستیدا زووتر دەرکەوتووە کە چارەسەر لە ڕێگای ئۆتۆنۆمی یا فیدرالی تەنها نیو چارەسەر یا چارەگە چارەسەرە و لە باشترین حاڵەتدا مەسەلە هەرە چارەنووسسازەکان بە بێ چارەسەر دەهێڵێتەوە. ئەم دەرهاویشتەیە هەر نەبێت 2 جار لە ماوەی 40 یا 50 ساڵی دواییدا بە کردار دەرکەوتووە. پێشتر بەیانی 11 ئاداری 1970 و دواتر سیستەمی فیدرالی دوای کۆتایی هاتنی ڕژیمی سەدام حوسێن. ئۆتۆنۆمیەکەی 1970 کە هەڵبەتە بە کردار جێبەجێ نەکرا و دواتر فیدرالیەکەی عێراقی دوای سەدام. هەردووکیان نەیانتوانی کۆمەڵێک مەسەلەی هەرە گرنگ یەکلایی بکەنەوە. لە ڕاستیدا ساڵانی ئاشتی دوای بەیانی ئاداری 1970 بۆ 1974 کۆتایی هات بە بێ چارەسەرکردنی کێشە هەرە سەرەکیەکان، لەوانش کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان. بە هەمان شێوە سیستەمە فیدراڵەکەی عێراقی دوای سەدام دیسان نەیتوانی مەسەلە هەرە چارەنووسسازەکان یەکلا بکاتەوە. بە مانایەکی دیکە ئەمڕۆ پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا زیاتر زادەی ئەمری واقعن کە ئەمەش بۆ خۆی تا ڕادەیەکی زۆر زادەی شکستی عێراق لە شەڕی کووەیت بووە تا هەر شتێکی دیکە. ئەم کتێبەی بەردەست هەوڵێکە بۆ نزیک بوونەوە لە مەسەلەی سربەخۆیی بە شێوەیەک کە هەموو پانتایی سیاسی و ژێوپۆلیتیکی و استراتێژی مەسەلەکە ببینێت و تێگەیشتنێکی لەبارەوە گەڵاڵە بکات. کۆمەڵێک شت لەم هەوڵەی بەردەستدا جەختیان لێکراوەتەوە کە بە بۆچوونی ئێمە هەمویان گرنگن. بۆچوونێک کە بە گرنگیەوە باسی لێوە دەکەین ئەوەیە کە بەردەوام بوون لە مامەڵەکردن لەگەڵ مەسەلەیەکی هەستیاری وەک سربەخۆیی تەنها لە ئاستی دروشمدا دەکرێت زیان بەخش تەنانەت پشتشکێنیش بێت بۆ خودی پرۆژەی سربەخۆیی. لە ڕاستیدا دەتوانین تەنانەت ئەوەش بڵێین کە تا ئێستا لە باشووری کوردستاندا شتێک نییە بە ناوی پرۆژەی سربەخۆیی. جگە لەمەش دەتوانین بڵێین کە باسوخواسی سربەخۆیی لە ئەمڕۆی باشووری کوردستاندا زیاتر ڕنگدانەوەی مەیدانێکی سیاسی پارچە پارچە و پرۆژەیەکی پچڕ پچڕ و ماڵێکی پەرتەوازەیە تا هەر شتێکی دیکە. دیوەکەی دیکەی ئەم قسەیشمان ئەوەیە کە ئەگەر بەڕاستی کورد لە باشوور دەخوازێت بیرۆکەی سربەخۆیی لە دروشمەوە بکات بە پرۆژەیەکی نیشتمانی و ئەم پرۆژەیەش لە کردارێکی سیاسی و کۆمەڵایەتی هەمەڕەهەندا بگات یان ڕاستتر بڵێین بگەیەنرێت بە کەناری ئارام، ئەوە بێگومان پێویستە ئەم پرۆژە پچڕ پچڕە ئەم مەیدانە دابش بووە و ئەم ماڵە پەرتەوازەیە یەک بخرێت. ئەگەر نا وەک مایکل ڕۆبین دەڵێت لە ئێستادا ئەگەر کورد بەسەر پەرتەوازە یەکەیاندا زاڵ نەبن ئەوە دوجار وەک کەمایەتی لەژێر دەستی خەڵکانی دیکەدا دەمێننەوە. ئەم هەوڵەی بەردەست جەخت لەوە دەکاتەوە کە ئەمڕۆ لە باشووری کوردستاندا لە بابەتی سربەخۆیی باشووری کوردستان زیاتر لە ئاراستەیەکی سیاسی هەیە. لە لایەکی دیکەوە ئێمە لەم نووسراوەی بەردەستدا خۆمان بە دوور دەگرین لەوەی کە بێسێ و دوو پشتگیری لە ئاراستەیەکی تایبەتی بکەین، بەڵکو هەوڵ دەدەین ئەوە یەکلا بکەینەوە کە زێدەبوونی مەودا لە نێوان ئاراستەکان زیان بە بیرۆکە و پرۆژەی سربەخۆیی دەگەیەنێت تا هەر شتێکی دیکە. واتە زیانەکەی لە ئاستی نیشتمانی و استراتێژیدایە نەک ئاستی سنوورداری تاکتیکیدا. ئامانجی ئەم نووسراوەی بەردەست ئەوە نییە کە مەسەلەی دەوڵەتی سربەخۆ لە هەموو بەشەکانی کوردستاندا واتە لە کوردستانی مەزن بخاتە ژێر باس و لێکۆڵینەوە.
ئەم نووسراوە زیاتر هەوڵێکە بۆ تیشکخستنە سەر ئەم مەسەلەیە لە ئاستی باشووری کوردستاندا کە بە تایبەتی بەهۆی ئەزموونی دەسەڵاتی کوردی لە 26 ساڵی ڕابردوودا و لە ساڵانی دوایشدا بەردەوام باسکردن لە سربەخۆیی لەلایەن هێزە سیاسیەکانەوە ئەم بەشەی کوردستان لە ڕووی بابەتی سربەخۆییەوە گرنگیەکی هەنووکەیی و تایبەتی وەردەگرێت. لە هەمان کاتدا ئەوەش دەزانین کە تیشکخستنە سەر باسی دەوڵەتی سربەخۆ لە کوردستانی مەزندا کارێکی فراوانتر لە ئاستی مێتۆدی لێکۆڵینەوەش ئاڵۆزتر دەخوازێت. یەکێک لەو هەوڵە گرنگانەی کە لە ماوەی دواییدا بە شێوەی لێکۆڵینەوەیەکی پڕ لە وردەکاری دەربارەی سربەخۆیی بڵاو بوونەتەوە کتێبەکەی مایکل ڕۆبێنە کە نەک تەنها مەسلەی سربەخۆیی بە پەیوەندی لەگەڵ باشووری کوردستان دەخاتە بەر تیشکی لێکۆڵینەوە بەڵکو هەموو پارچەکانی کوردستان ئامانجی لێکۆڵینەوەی ئەون. دواتر نووسراوەیەکی دیکەش لە ناوەندی لێکۆڵینەوەی ئەمریکی بەناو ڕاند دەربارەی بابەتی سربەخۆیی کوردستان بڵاو بووەتەوە کە ئەم نووسراوەشیان کۆمەڵێک بۆچوونی سەرنجڕاکێش لە خۆ دەگرێت. ئەم کتێبەی بەردەست لە چەند بەشێک پێکهاتووە. دەستپێک بەشی یەکەمە و لەوێدا بە شێوەیەکی سەرەکی چەمکی دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورد و بە دەوڵەت بوون و گوتاری دژە دەوڵەت گفتوگۆیان لەبارەوە دەکرێن. لە بەشی دووەمدا تیشک دەخینە سەر هەندێک ڕەهەندی بە دەوڵەت بوون، هەڵبەتە لە حاڵەتی باشووری کوردستاندا. لە بەشی سێمدا هەندێک لایەنی دیکەی بە دەوڵەت بوون دەکرێنە ئامانجی قسە لەسەرکردن، وەک بۆ نمونە بابەتی سامانە سروشتیەکان، بە تایبەتی نەوت و گاز، سیاسەتی ئامریکا، دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سروشتی دەوڵەت، واتە دەوڵەتی تاک و گروپێکی سنووردار و دیاریکراو یا دەوڵەتی هەموان. لە بەشی چوارەمدا باس لە دوو ڕەهەندی گرنگی دەوڵەت دەکەین، ئەوانەیش لە ناوەوە بنیادنان و لە دەرەوە دانپیانان. بۆ ڕوونکردنەوەی ئەم دوو ڕەهەندەش کۆمەڵێک بابەت خراونەتە ژێر تیشکی لێکۆڵینەوە کە دەکرێت باسی ئەم بەشە لە سێ ڕەهەندی گرنگی ناوخۆ و ئیقلیمی و نێودەوڵەتیدا چڕ بکرێتەوە. لە کۆتاییشدا ئەم کارەی بەردەست بە دەرەنجام و قسەیەک لەمەڕ نەخشە ڕێگا کۆتایی دێت. 1. چەمک و پێناسە تێئۆریەکان. لە باسێکی وەک ئەوەی بەردەست گرنگە بپرسین دەوڵەت چییە؟ بێگومان دەوڵەت ژمارەیەک پێناسەی زۆری هەیە، بەڵام بەگشتی دەوڵەت ناوەندێکە کە پانتاییەکی کۆمەڵایەتی دیاریکرا و سنوور بۆ داڕێژراو لە ڕێگای هێز و یاسا و دانپیانانی نێودەوڵەتیەوە بەڕێوە دەبات. ئەم ڕەگەزانە بە یەکەوە دەبنە بنچینەی سەروەری دەوڵەت. ئەم ناوەندە لە کۆمەڵێک دەستگا و دامەزراوە پێک هاتووە کە هەر یەکەیان بوارێک لە ژیانی کۆمەلگا بەڕێوە دەبن. دەوڵەت مۆدێلی ڕێکخستنی دنیایە لە پاش پەیمان نامەی ئاشتی وستڤیلیا لە 1648 کە دابڕانێکە لە کایەی دەوڵەتداری لەگەڵ پاپا و میر و کوێخاو هەموو شێوازە ڕێکخستنە شەخسیەکانی دیکەدا. لە ناو کایەی دەوڵەتدا حکوومەت و سیاسەت هەیە. دەوڵەت گۆڕا و نەگۆڕاویشی هەیە. بەشە نەگۆڕەکانی دەوڵەت وەک بیرۆکراسیەت، بیرۆکرات، سیستم، یاسا واتە دەستور بە ئەستەم گۆڕانکاریان بەسەردا دێت و بنەمای بەڕێوەچوونی حکومداری دادەڕێژن. بەڵام حکوومەت بە تایبەتی لە سیستەمی دموکراسیدا ناوە نوێ دەکرێتەوە بە پێی خواستی خەڵک. حکوومەت لەسەر بنەمای ئایدیایەک داڕێژراوە کە ڕەنگدانەوەی سیاسەتە. بەو واتایەش جۆری حکوومەت پەیوەستە بە جۆری سیاسەتی باڵا لە وڵاتدا. سیاسەت لەم چوارچێوەیەدا بریتیە لەو گۆڕاوانەی کە لە ناو کایەی دەوڵەتدان، وەک هێزی سیاسی یان حزب و پلان و ئایدیۆلۆژیا، کەواتە دوو تۆخمی سەرەکی لە ئیدارەی دەوڵەتدا بوونیان هەیە. یەکێکیان کەم یا زۆر نەگۆڕە، ئەوی دیکەیان بگۆڕە.
چۆنیەتی پەیوەندی نێوان ئەم دوو بوارە خەسڵەت و ناسنامەی سیستەمی سیاسی وڵات دیاری دەکات. حکوومەت بەڕێوەبەری دەوڵەتە. لاوازی و بەهێزی دەوڵەت تا ڕادەیەکی زۆر لەسەر سروشتی حکوومەت وەستاوە. حکوومەت بنەماکانی هێزی خۆی هەیە کە بە پێی توانای خۆی بەرهەمی دەهێنێت و لە پەیوەندی لەگەڵ وڵاتانی دیکەدا بەرژەوەندی خۆی دەپارێزێت. ئەگەر بیرۆکراسی ئامێرێکی گەورە بێت، ئەوە سیاسەت چۆنیەتی بەڕێوەبردنی ئەو ئامێرە دیاری دەکات. حکوومەت دەبێت چاودێری بکرێت لە ڕێگای دەسەڵاتی خەڵکەوە وەک مەرجەئی سەرەکی چۆنیەتی بەڕێوەچوونی دەسەڵات. بەهۆی گەشەی تەکنۆلۆژیاوە ئەمڕۆ هێزی دیکە زۆرن کە دەتوانن دەسەڵات پیادە بکەن و کار لەسەر ئاراستەی حکوومەت بکەن. وەک دەزانین دەسەڵات واتە پاور بەگشتی سێ جۆرە. یەکەم قەناعەتکردن بە کەسێک کە کارێ بکات لە پێناو تۆدا. دووهەم کاریگەریدانان لەسەر داڕشتنی ئەجندای ئەوانی دیکە. و سێهەم کۆنتڕۆڵکردن لە ڕێگای دیسیپلین و مەعریفەوە. پەراوێز بۆ زانیاری زیاتر لەم بارەیەوە بڕوانە لوکس ستیڤن 2005 پاوە A Radical View Palgrave. کۆتایی پەراوێز دیارە بەکارهێنانی زەبر و زەنگ ناچێتە خانەی دەسەڵاتەوە، بۆیە هێز و دەسەڵات دووشتی جیاوازن. بە واتایەکی دیکە دەوڵەت ناتوانێت لە ڕێگای هێز و توندوتیژیەوە کۆمەلگا بەڕێوە ببات. لە لایەکی دیکەوە پێناسە بە ناوبانگەکەی ماکس ویبەر دەربارەی دەوڵەت مەبەست لێی قۆڕغکردنی توندوتیژیە لەلایەن دەوڵەتەوە لە چوارچێوەی یاساییدا بە ئامانجی ڕێگە نەدان بە بەکارهێنانی بەنایاسایی لەلایەن ئەوانی دیکەوە، پاشان سنووردارکردنی بەکارهێنانی هێز لە سنووری یاسایی و شەرعیدا. بە واتایەکی دیکە دەوڵەت ئازادی بەکارهێنانی توندوتیژی نییە بەبێ ڕەوایەتی یاسایی، کە ئەمەش وەها دەکات کە ڕەوایەتی کۆڵەکەی بنەڕەتی هەموو دەسەڵاتێک بێت. سەروەری دەوڵەت دوو کۆڵەکە یا ڕەهەندی سەرەکی هەیە کە هەردووکیشیان نەک هەر لە یەکتر جیا ناکرێنەوە، بەڵکو تەواوکەری یەکترن و بەردەوام کاریگەری لەسەر یەکتر دادەنێن و کاریگەریەکانیش بە پێی گۆڕاو و پێدراوەکان دەردەکەون. بە بۆچوونی فیلیپ بۆبێت ڕەهەندێکیان هی ناوەوەی دەوڵەتە کە ناوی ناوە ڕەهەندی دەستوری، واتە ڕێکخستنی فەزای نەتەوە و فەزای کۆمەڵایەتی ناو سنوورەکانی ئەو دەوڵەتە بە پێی دەستورێک. ڕەهەندەکەی دیکەیشیان هی دەرەوەیە کە بۆبێت پێدەبێژێت ڕەهەندی استراتیژی. پەراوێز بۆ باسێکی فراوانتر لەم بارەیەوە بڕوانە بۆبێت فیلیپ 2002 The Shield of Achilles War, Peace and the Course of History. کۆتایی پەراوێز ئەوەی گرنگە جەختی لەسەر بکرێتەوە ئەوەیە کە ئەم دوو ڕەهەندە تێکەڵ بە یەکن، بە تایبەتی کاتێک باوەڕمان وەها بێت کە سیاسەتی دەرەوەی وڵاتێک زۆربەی جار درێژکراوەیەکی کوتومەتی سیاسەتی ناوەوەیە. جگە لەوەش دەکرێت بڵین کە کاری دەوڵەت لە پەیوەندیەکانی دەرەوەییدا بریتیە لە دابینکردنی پێداویستیەکانی ناوە و پاراستنی ئەم ناوەوەیە لە هەڕەشە و مەترسیە دەرەکیەکان. بەم مانایە دەوڵەت یەکەیەکە لە جیهاندا، بەڵام یەکەیەکی دابڕاو نییە، بەڵکو بەشێکە لە ژینگەیەکی ئاڵۆزی سیستەمی سیاسی و یاسایی و ئابووری و ژێوپۆلیتیکی ئیقلیمی و جیهانی. شوێنی دەوڵەت لەسەر نەخشەی جیهان کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر جۆری دەوڵەت، تەنانەت بگرە جۆری خۆڕێکخستنی ناوخۆیی و سیستەمی سیاسیشی. دەوڵەت لە ناوە و لە دەرەوە پێویستی بە شەرعیەتە. لە ناوەوە تۆکمەی سیستەمی سیاسی و ئەو جۆرە پەیوەندیەی لە نێوان هاوڵاتی و دەسەڵاتدار بە پێی کۆمەڵێک یاسا و ڕێسا، واتە کۆنتراکتێکی کۆمەڵایەتی بە گرێبەستێکی کۆمەڵایەتی ڕێک دەخرێت. لە دەرەوەش لە ڕێگای پێزانین و ڕێزگرتنی هاوبەش
لە نێوان یەکە واتە دەوڵەتە خاوەن سەروەریەکاندا. کۆی ئەمەش لەسەر چۆنیەتی بنیاد و بەڕێوەچوونی دەوڵەت وەستاوە. تۆخمێکی گرنگیش لێرەدا ئەو فەلسەفە سیاسیەیە کە دەبێتە ئیلهام و سەرچاوەی تیۆری بۆ بەڕێوەبردنی دەوڵەت. لە هەناوی دەوڵەتیشدا کۆمەڵگا هەیە کە لە ڕێگای سیاسەتەوە بەڕێوە دەبرێت. سیاسەتیش بەگشتی ڕەنگدانەوەی کۆمەڵگایە. کۆمەڵگای ئازاد هەرگیز کۆمەڵگایەکی یەکڕەنگ، یەکدید و یەکخواست نییە، بەڵکو بریتیە لە پێکهاتە و توێژی کۆمەڵایەتی و تاکی جیاواز کە لە کێبەڕکەیەکی بەردەوامدان بۆ داکۆکی لە دید و بەرژەوەندیەکانیان. لە ئەنجامدا سیاست وەک ڕەنگدانەوەی ئەم کێبەڕکەیە کایەیەکە هەمیشە لە گۆڕانکاریدایە، بۆیە چۆنیەتی بەڕێوەچوونی حکوومەتیش لە گۆڕانکاری بەردەوامدا دەبێت. ئەمەش بە واتایەکی دیکە کرووکی کۆمەڵگای ئازاد و دموکراتە، کۆمەڵگایەک کە دەخوازێت بەشێکی زیندوو بێت لە ژینگەیەکی زیندوو، ژینگەیەک کە لە گۆڕانکاریەکی بەردەوامدایە. دەکرێت کۆمەڵگا بە شێوازی دیکە ڕێک بخرێت، جیاواز لەم شێوازە لیبراڵە، ئەویش بە ڕێگە نەدان بە جیاوازی و کردنی کۆمەڵگا مرۆییەکە بە یەک تۆپەڵ، واتە یەک ڕەنگ، کە ئەمەش بە زۆری خەسڵەتی کۆمەڵگا تۆتالیتار و دیکتاتۆریەکانە. لە ڕێکخستنی فەزای سیاسی کۆمەڵایەتی یا فەزای نەتەوەدا دژایەتیەک دەردەکەوێت کە پێویستی بە چارەسەرکردنێکی تەندروست لەسەر بنەمای سیستەم هەیە. بە واتایەکی دیکە کاتێک دەوڵەت لە ناواخنی خۆیدا نەتەوە کۆ دەکاتەوە دژایەتیەک لە نێوان حاڵەتی یا خواستی ئەوەی کە لە لایەکەوە تا بکرێت نەتەوە یەکریزیەکەی پارێزراو بێت و یەکدەست و یەکدەنگ بێت، بە تایبەتی لە مەسەلە هەرە نیشتمانیەکاندا. لە لایەکی دیکەشەوە پێویستە باوەڕ بەوە بهێنرێت و ئەوە قبول بکرێت کە توێژەکان و ڕەگەزەکان و پێکهاتەکان و تاکەکانی نەتەوە جیا لە یەکتر بیر دەکەنەوە، بە تایبەتی لەسەر بنەمای بەرژەوەندیە جیاجیاکان. پرۆژەیەکی نەتەوەیی و نیشتمانی سەرکەوتوو ئەوەیە کە بتوانێت ئەم دوو جەمسەری دژایەتیە، واتە لە لایەکەوە یەکدەنگی و لە لایەکی دیکەوە پاراستنی هەمەڕەنگی و بەرژەوەندیە دژ بە یەکەکان بە یەکەوە کۆ بکاتەوە و هەردووکیشیان لە هەمان کاتدا بکات بە هێز و توانست بۆ نەتەوە. نەتەوە شێوازێکی پێکەوەبوونی مۆدێرنە کە تاک تیایدا دەبێت ئەندامی جواتێکی بەرفراوانتر لە خێزان و بنەماڵە و عەشیرەت و خێڵ و ناوچەگەریەتی. دەوڵەتی بێنەتەوە دەوڵەتێکی لاوازە، وەک ئیتالیا و عێراق کە دوو نمونەی زەقن لە ڕۆژاوا و ڕۆژهەڵات. پەندی ئەوەی ئیتالیا دروست کرا بەبێ ئەوەی بتوانرێت ئیتالی بەرهەم بێت، بە هەمان مانە بۆ عێراقیش ڕاستە. نەتەوە چەمکێکی فاشیستی نییە، وەک بە هەڵە لە هەندێک ئەدەبیاتی یوتۆپی کوردیدا ناوی دەبرێت، بەڵکو نەتەوە شێوازێکی پێکەوەبوونە بۆ ژیارکردن لە کایەی دەوڵەتدا، بەبێ ئەوەی هیچ پەیوەندی بە باڵایی یان نوقسانیەوە هەبێت. نەتەوەچیەتی یان بوونی هەستی خۆ بە باڵازانین بەرامبەر ئەوانی دیکە دیاردەیەکی جیاوازە، دەکرێت بۆ ڕەگەز و خێڵ و بنەماڵە و پێک هاتەش ڕاست بێت. هەستی خۆ بە باڵازانین لە کۆمەڵگای کوردیدا بە بەرفراوانی بوونی هەیە، وەک لە نێوان شێخ و ئەوەی پێدەگوترێت مسکین دەیبینیت، کە لای زۆرێکیان هێشتا تێکەڵی ژن و ژنخوازی بەڕەوا نابینرێت. گەر کوردستان دەوڵەتی بێنەتەوە بێت، ئەوە هەمان دۆخی ئێستا بەردەوامی دەبێت کە بریتیە لە باڵایی شەخص و بنەماڵە و خێڵ و گروپ بەسەر هەموو کورد و کوردستاندا. بە واتایەکی دیکە لە کاری نیشتمان سازی و نەتەوە سازیدا لە چوارچێوەی سیستەم و ڕێکاری دموکراسیدا ئەو پەڕی هاوسەنگی پێویستە لە نێوان گشتێکی یەکبوو لە لایەکەوە لەگەڵ گشتێکی ئەو پەڕی پارچە پارچە بوو لە لایەکی دیکەوە، بە پێی بەرژەوەندی توێژ و تاکە جیاجیاکانی کۆمەڵگا. نەتەوە یەکریزی و تۆکمەیی دەخوازێت، بەڵام سیستەمی دموکراتی جەختکردنەوە لە جیاوازیەکان دەخوازێت.
پرۆژەیەکی نەتەوەیی سەرکەوتوو و دەوڵەتێکی مۆدرنی سەرکەوتوو ئەوەیە کە تیایدا ئەم دوو ڕەگەزە لە ئاستی ئایدیۆلۆژی و بەکردار ئاوێتەی یەکتر بکرێن لە پێکهاتەیەکدا کە دەتوانین پێی بڵێین یەکگرتنی دژایەتیەکان. دیوەکەی دیکەی ئەم بۆچوونە ئەوەیە کە ئەو ئەزموونانەی بە تایبەتی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە زۆر پێداگریان لەسەر یەکڕەنگکردن و یەکدەستکردنی نەتەوە کردووەتەوە، بەڵام نەیانتوانیوە ڕێکخستنی دژایەتیە کۆمەڵایەتیەکان لە ڕێگای سیستەمی دموکراسیەوە ڕێک بخەن. بەردەوام بە ڕژیمی ئاراستە فاشی و تاکڕە و ستەمکار تەواو بوون. دوو ئاراستەی ئایدیۆلۆژی کە دەکرێت لەم بارەیەوە ئاماژەیان پێ بکرێت ئەزموونی کەمالیزمە لە تورکیا لەگەڵ بەعس لە عێراق و سووریا. بەعس پرۆژەی باڵابوون بوو لە ڕێگای زیندووکردنەوەی ڕابردوو. بەم پێیەش پرۆژەی بەعس بریتی بوو لە گەڕانەوە بۆ دۆخێکی باڵایی عەرەب کە لە ڕابردوودا بوونی هەبووە. بۆیە بەعس پرۆسەی بنیادنانی نەتەوە نەبوو، هێندەی پرۆسەی گەڕانەوە بوو بۆ سەردەمێکی زێڕین. ئەوەی گرنگە لێرەدا وەک سەرەتایەکی پێویست لە پرۆژەی نەتەوەی نیشتمانیدا بوونی ئاگاییە لەم ئاڵۆزی و دژایەتیە. بەبێ بوونی ئەم ئاگاییە ناتوانرێت بنەمای کۆمەلگایەکی بەهێز و دەوڵەتێکی بەهێز بەڵام خاوەن سیستەمێکی دموکراتی دابڕژرێت. بە واتایەکی دیکە ئەگەر ئێمە بنەمای هەڵەمان داڕشت، ئەوە دواتر باجی گەورەی ئەم بنەما هەڵەیە دەدەین. بۆ نمونە هەتا ئەمڕۆژ خەڵکی کوردستان باجی دەسەڵاتی 50-50 وەک مۆدلێکی سەقەت دەدات کە بە بەهانەی یەکدەنگی و یەکڕیزی لە باشووری کوردستان سەپێنرا. زۆر جار ئەزموونی یەکڕەنگکردن سەرەتای دەوڵەت لە قاڵب دەدات، بەڵام پاشان بە ئاسانی بەسەریدا زاڵ نابێت و ناتوانێت خۆی لێ ڕزگار بکات. دەوڵەتی عەرەبی کە سەرەتا خراپ لە قاڵب درا، پاشان بوو بە دەستگایەکی دژ بە خەڵکەکە. وەک بورهان غێلیۆن ناوی دەبات، کێشەکە ئەوەیە کە دەوڵەت دەبێتە دژی نەتەوە، نەک دەربڕی ئیرادەی نەتەوە. لێرەدا دەتوانین بڵێین کە دەوڵەت پرۆسەی بەرهەمهێنان و بەڕێوەبردنی دوو سنوورە. سنوورێکیان جڤاتیە وەهی ناسنامەیە کە بریتیە لە دروستکردنی ناسنامەیە کە خەڵک خۆیانی پێ جودا بکەنەوە لە ئەوانی دیکە بۆ ئەوەی پەیوەست بن بە وڵاتیانەوە. بەشێکی گرنگی ئەم ناسنامەیە جووری ژیانە لە هەناوی دەوڵەتدا. ئەم جۆری ژیانەش کروکی ئاسایشی نیشتمانیە. لە هەمان کاتدا دەوڵەت جۆرێکی دیکە لە سنوور بەرهەم دەهێنێت و دەیپارێزێت، ئەویش سنووری جوغرافی یان فیزیکیە. بە زمانێکی سادە قسە بکەین، دەوڵەت بریتیە لە دروستکردنی ماڵێک و ڕێکخستنی ژیان لە ناو ئەو ماڵەدا و لەگەڵ ماڵەکانی دیکەدا لە دەرەوەی خۆی. بە واتایەکی دیکە خەڵک و خاک دوو بنەمای هەرە سەرەکی دەوڵەتن. لێرەوە خاکی دەوڵەت واتە تێرەتۆری دەبێتە ئەو ناوەندەی کە هەموو واتە کۆی کۆمەڵایەتی لە خۆ دەگرێت و دەوڵەت لە هەناویدا خۆی پیادە دەکات. نیشتەجێبوون لە هەناوی ئەم خاکەدا بە هەموو مەوداکانی کارێکی گرنگە. وەک عەلی وەردی دەڵێت، کۆمەلگای عێراقی نیمچە نیشتەجێیە و بڕێکی زۆریشی بەدەویە، واتە دەوارنشین. ئەم حاڵەتە لای کوردیش ڕاستە، بەڵکو دەکرێت ئەم دیاردەیە لای کورد بەهێزتریش دەربکەوێت. کورد هێشتا پەیوەست نییە بەو خاکەی کە تیایدا نیشتەجێیە. هێشتا تەنها سنووری ماڵە تایبەتیەکەی خۆی بە پانتایی خۆی دەزانێت. ئەم دروست نەبوونی پانتایی گشتیە کاری دەوڵەتداری سەخت کردووە. بواری گشتی بوارێکی هەرە سەرەکی سیاسەت و حکومداری و پێکەوەبوونی مۆدێرنە. پێویستە لەم بارەیەوە بە جەختکردنەوە بڵین کە لە ئەم دوو ئاستەدا لە باشووری کوردستان کۆمەڵی کێشەی گەورەمان هەیە. خەڵکی کوردستان هەتا ئێستا نادەوڵەتین، چونکە دەسەڵاتێکی سیاسی خەڵک دۆست نەهاتووە خەڵک بەم ئاراستەیەدا ببات. لە هەمان کاتدا خاکی کوردستانیش بڕێکی زۆری هەتا ئێستا کێشەی لەسرە، یا ڕاستتر بڵین
دابڕێنراوە کەواتە پرۆسەی بنیادنانی خاک و خەڵک دەبێت هاوتەریب بەڕێوە بچن. بنیادنانی یەکێکیان بەبێ ئەوی دیکە کورتهێنانێکی جددیە. ئەم دوو پرۆسەیە لە ئاستی تئۆریدا ئەدەبیاتێکی زۆریان لەسەر بڵاو بووتەوە کە دەکرێت بۆ گەڵاڵەکردنی پرۆژەی دەوڵەتی سربەخۆ و بنیادنانی دەوڵەت بەسوود بێت. بەگشتی لە مێژووی مرۆڤایەتیدا دەوڵەت وەک کۆدەستگایەکی باڵا بۆ بەرجەستەکردنی خەونی خەڵک و ڕێکخستنی ژیانی خەڵک یا کۆمەڵگای مرۆیی مێژوویەکی دوور و درێژی نییە، هەرچەندە هەندێک دەیگەڕێنەوە بۆ مێسۆپۆتامیا و میسری کۆن و هێدت. بەڵام دەوڵەتی مۆدێرن لە ناوەڕاستی سەدەی حەڤدەهەمدا ڕاستتر بڵین لە کۆتایی شەڕی 30 ساڵەی ئەوروپا واتە لە 1618 بۆ 1648 لەگەڵ ئاشتی ڤستڤیلیا دێتە ئاراوە. بەتایبەت کاتێک ئەم ئاشتیە جەخت لەسەر سەروەری خاک و نەتەوە واتە هەردووکیشیان بە یەکەوە دەوڵەت دەکاتەوە لە هەناوی پرۆسەیەکی ئەلمانیدا. بەم مانایەش ئاشتی ڤستڤیلیا ویستگەیەکی هەرە گرنگە لە بەرهەمهێنانی دەوڵەتی مەدەنیدا. هەر لەبەر ئەوەش دەوڵەتی مۆدێرن وەک دەوڵەتی ڤێستفالی ناسراوە. لێرەدا ئەلمانیەت گرنگیەکەی لەوەدایە کە پیرۆزکردن نابێت بکرێتە بنەمای دەوڵەت. ئەمڕۆ ئەم دیدە لە ڕووی دموکراسیەوە زۆر گرنگە. ناکرێت بۆ نمونە خەڵکانێک هەبن لە سەر و خەڵکەوە بن و دەوڵەت بۆ خۆیان بەکار ببن. لە هەمان کاتدا ئەلمانیەت زامنی فرەیی دەکات و دەکرێت ببێتە زەمانەتی پاراستنی خودی دین لە کێشە و ئاڵۆزیەکانی دەوڵەت و کێشە و گەندەڵیەکانی دەسەڵاتی سیاسی. لە هەمان کاتیشدا پێویستە ئەوە بڵین کە بە تایبەتی سەدەی 19هەم سەدەی بەرجەستەبوون و جێگیربوونی دەوڵەت نەتەوەیە لە ڕۆژاوای ئەوروپا و ئامریکای باکوور لە بەرامبەر ئیمپراتۆریەتدا. ئێمە وەهای دەبینین کە ململانەیەکی سەرەکی لە کوردستان لەسەر ئەوەیە کە دەوڵەت بۆ کێ بێت. لەم بارەیەشەوە ئاراستەیەکی ناتەندروست هەیە کە دەخوازێت دەوڵەت بکات بە مڵکی تاکە کەسێک یان کەسانێک، خێڵێک یان بنەماڵەیەک. ئەم خواستە یا ئەم تێگەیشتنە دەرەنجامی ڕوانگەیەکی سەقەتە لە دنیای کوردیدا کە کەسێک خاوەنی بنەماڵە و خێڵە هەوڵ دەدات خاوەنی پرۆژەی ناسیۆنالیزمی مۆدێرنیش بێت کە دەوڵەتە. ئەم دیدە خاوەنداریەتیە دژ بە هەموو پرەنسیپەکانی دموکراسی و بواری گشتی و ئازادیەکانە. لە ڕاستیدا دژە لەگەڵ پرۆسەیەکی تەندروستی بەرهەمهێنانی نەتەوەدا بەمانە هەرە مۆدێرنەکەی. تەنها دەرچوونێکیش لەم کێشە و قەیرانە ئەوەیە کە پێویستە دەوڵەت دەوڵەتی خەڵک بێت. چونکە ئەگەر دەوڵەت تەنهاهی هەر پێکهاتەیەک یان گروپێک بوو، ئەوە ئەم پێکهاتە یا گروپە واتە خێڵ بێت یا هەر پێکهاتەیەکی دیکە لە ڕێگای ئەم خاوەنداریەتیەوە دەچێتە سەرەوەی دەوڵەت و یاسا. دەوڵەتێکی لەم جۆرەش لاواز و پڕ لە قەیران و ململانێ سیاسی و کۆمەڵایەتی دەبێت. بوونی دەوڵەتێکی لاوازی لەم شێوازە بۆ کورد لە ئەو جوگرافیا ئاڵۆزی ئەو مێژووە تایبەتەدا زیانێکی درێژخایەن بەم خەڵکە دەگەیەنێت و بە ئەگەری زۆر لە بەردەوامیشدا دەبێتە هۆی ئەوەی کە ئەم دەوڵەتە دەبێت بە دەوڵەتێکی شکست خواردوو. پەراوێز چەمکی دەوڵەتی شکست خواردوو واتە the failed state لە 20 بۆ 30 ساڵی دواییدا بە شێوەیەکی بەرچاو جێگەی خۆی لە ئەدەبیاتی زانستە سیاسیەکاندا کردووەتەوە. نمونەی دەوڵەتی شکست خواردووش ئەمڕۆ زۆرن لە ئاسیا و ئامریکای لاتین و ئافریقا، تەنانەت بگرە لە ئوروپای ڕۆژهەڵاتیش. ڕەگەزە هەرە گرنگەکانی دەوڵەتی شکست خواردووش ئەمانن: 1. لە دەستدانی کۆنتڕۆڵ بەسەر خاکی وڵاتدا. 2. لاوازی و پەرتەوازایی لە دەسەڵاتی سیاسیدا بە شێوەیەک کە دەبێتە هۆی ئیفلیجبوونی بە تایبەتی لە وەرگرتنی بڕیاری سیاسی بە کۆمەڵ. 3. بێتوانایی لە پێشکەشکردنی خزمەتگوزاریە گشتیەکاندا. 4. بێتوانایی لە ڕایکردنی پەیوەندی پێویست و تەندروست لەگەڵ کۆمەڵگای نێودەوڵەتیدا. کۆتایی پەراوێز.
بە گشتی چەند تێوریەک هەن بۆ دروستبوونی دەوڵەت کە دەکرێت وەک بەرچاوڕوونی بە سوود بن بۆ پرۆسەی دەوڵەت سازی. یەکەم، دەوڵەتگەرایی واتە ستیتیزم. پراوێز، چەمکی ستیتست دەگەڕێتەوە بۆ ساڵی 1880 لە فەڕەنسا کە مەبەست لێی پەلکێشانی دەوڵەت بوو بۆ بوارەکانی ژیار بە فراوانی. ئەمڕۆ ئەم چەمکە بە مانای باڵابوونی دەوڵەت دێت بەسەر کۆمەلگادا. کۆتایی پراوێز. لەم دیدەدا دەوڵەت وەک داینەمۆی بنیادنانی کۆمەلگا دەبینرێت. لە میانەی گەشەی دەوڵەتدا لایەنگرانی ئەم تێوریە بایەخ بە گەشەی ئابووری و کۆمەڵایەتی ناو وڵات دەدەن، هەر لە قۆناغی پلاندانان تا جێبەجێکردن. بە مانایەکی دیکە ئەوە تەنها دەوڵەتە کە دەتوانێت گەشە بە کۆمەلگا بدات، یان تەنها لە بوونی دەسەڵاتی دەوڵەتدا دەتوانرێت دەوڵەت بنیاد بنرێت. هەر لە چوارچێوەی ئەم تێوریەدا دەکرێت بپرسین ئایا ئەزموونی حکوومەتی هەرێم و ڕووداوەکانی وەک شەڕی ناوخۆ، دوو ئیدارەیی، ڕووخانی سەددام، هاتنی کۆمپانیا نێودەوڵەتیەکان بە ئاراستەی بنیادنانی دەوڵەتن یان بە پێچەوانەوە؟ ئایا لە دۆخی کوردستاندا ناوەندێک دێتە ئاراوە کە بتوانێت کۆمەلگایەکی دەوڵەتی بنیاد بنێت؟ ئەوەی لە کوردستان دەبینرێت ئەوەیە کە هەموو چاوەڕوانی دەستی دەوڵەت یان حکوومەتن بۆ هەنگاو هەڵهێنان. ئەمەش گەواهی ئەوەیە کە کۆمەلگای کوردی لە دۆخێکدایە کە دەبێت حکوومەت ڕابەرایەتی بکات. ئەمە بە تایبەت لە ئابووری سامانی سروشتی و کرێخۆریدا زۆر زیاتر بە چڕی دەردەکەوێت. حکوومەتیش درێغی نەکردووە لە بەکاربردنی سامانی گشتی بۆ بەکارتونیکردنی هەموو ناوەندەکانی کۆمەلگای مەدەنی هەتا بگرە کۆمەلگای سیاسی و خەساندنی ئەندامەکانیان. دەکرێت دەربارەی ئەم بوارە زۆر زیاتر بدوێین، بەڵام ئەوەی کە لێرەدا جێگای بایەخە ئەوەیە کە هەر کاتێک دەوڵەتی کوردی دروست ببێت ئەوە پێویستە بە بێ دواکەوتن دەست بە پرۆسەی بنیادنانی خۆی بکات. ئێمە لەبەر نەبوونی سیاسەتێکی دەوڵەتمەدارانە لەگەڵ عەقڵی دەوڵەتی و لە ئەنجامدا سیاسی دەوڵەتمەدار، دەوڵەتی کوردی کە دێتە ئاراوە ئەوە دەبێت خۆی لە هەناوی کۆمەلگادا بنیاد بنێت و هاوتەری بەمە کۆمەلگاش بنیاد بنێت. بێگومان کۆڵەکەی سەرەکی ئەم پرسە مەسەلەی ئابووری دەبێت. ئابووری لە دنیای ئەمڕۆدا لە زۆر باردا گرنگیەکەی لە سیاسەت زیاترە. ئابووری بەگشتی دوو ڕەهەندی هەیە، ڕەهەندی ناوەکی و ڕەهەندی دەرەکی. جا لێرەدا پرسیارەوەیە ئایا ئێمە لە ناوەوە چه سیستەمێکی ئابووری گونجاو بۆ خۆمان بەرهەم دەهێنین کە بتوانێت باشتر و زیاتر بە دەرەوەمان ببەستێتەوە، بەستنەوەیەک کە بە ڕادەی یەکەم لە خزمەتی ناوەوەدا بێت، هەتا بتوانێت نزیک بوونەوە و ئاشتی و سەقامگیری مسەوگەر بکات. ئەوەی پێ دەڵێن ئاشتی لیبرال. لەلایەکی ترەوە لە هەرێمدا هەتا ئێستا چەندین جۆر سیستەمی ئابووری هەیە کە هەمویان لاوازکاری کۆمەلگان و ڕەگەزە گرنگەکانی ئەم ئابووریە بۆ نمونە کرێخۆری، ئابووری نافەرمی واتە ئابووری ڕەش، قۆڕخکاری، هەروەها نەبوونی سیستەمی باجە. دووهەم، ژێوپۆلیتیک. لەم دیدەدا جێگا و جوغرافیا و سیستەمی نێودەوڵەتی پلەی باڵای هەیە. بە مانایەکی دیکە بە پێی ئەم دیدە ئەوە کاریگەری دەرەکیە کە قورسایی زیاترە لەسەر دروستبوونی دەوڵەت بە بەراورد لەگەڵ کاریگەری ناوەکی. بەم مانایەش ئایا ململانێ وڵاتانی ناوچەکە و بەرژەوەندیان بە سوود یان بە قازانجی بوونی دەوڵەتی کوردی دەشکێتەوە یان زیان؟ لەم بارەیەوە پێویستە هەر وڵاتێک بە جودا لەم ڕوانگایەوە ڕافە بکرێت، جگەل لەوەی کە بە یەکەوە مامەڵەکردنیشیان دیسان هەر پێویستە. دیدی ژێوپۆلیتیکی لە حاڵەتی کوردستاندا بایەخێکی زۆر تایبەتی هەیە لەبەر نەبوونی دەریچێ دەریای ئازاد بۆ کوردستان بە پێی ئەوەی ئەم وڵاتە داخراوە، واتە لاندلاکت. سێم، شێوازی بەرهەمهێنان. ئەم دیدە بەتایبەت لە کارل مارکسەوە سەرچاوە دەکرێت. لە ڕۆژنایی ئەم دیدەوە دەوڵەت بریتیە لە چۆنیەتی بەرهەمهێنان و دابەشکردنی شمەکەکان. بەم پێیە چینی سەرمایەدار دەوڵەت دروست دەکات بۆ مەبەست و قازانجی خۆی بە هەردوو ڕەهەندی ناوخۆیی و دەرەکیەوە.
دەکرێت هەر لێرەدا بپرسین ئایا بنەماڵەی بارزانی بۆ پەرەپێدان و سەپاندنی دەسەڵاتیان پێویستیان بە دەوڵەتە بۆ نمونە لە پێناوجیاکردنەوەی ئابووری کوردستان لە عێراق هەر بۆیە بانگەشەی ئابووری سربەخۆ و دەوڵەتی سربەخۆ دەکەن؟ بەڵام بە دیوی دەرەکیدا ئایا ئابووری نێودەوڵەتی سوود لە بوونی کوردستانێکی سربەخۆ وەک دەوڵەت دەبینێت زیاتر لەوەی کە وەک بەشێک بمێنێتەوە لە عێراق؟ لە هەوڵێکی بە پەلەدا بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە پێویستمان بە تێگەیشتنی دژایەتیەک هەیە. جۆری گرێبەستە نەوتیەکان بکەرەوە وەک بەهانە بۆ پشتگیری لە جودابوونەوەی باشووری کوردستان لە عێراق، بەڵام لە لایەکی دیکەوە پشتگیری لە مانەوەی عێراق بە یەکبوونی واتە عێراق بە کوردستانەوە وەک بازارێکی گەورەتر بۆ سەرمایەدار و کۆمپانیا جیهانیەکان. جیاکردنەوەی باشووری کوردستان لە عێراق وەک پرۆژەیەکی سیاسی ئابووری پێویستی بە یەکلاکردنەوەی ئەم دژایەتیەیە. چوارەم، سیستەمی جیهانی. ئەم دیدە زیاتر نێومارکسیستانەیە کە بڕوای وایە جیهان لە لایەکەوە کوڕوک واتە سنتری هەیە و لە لایەکی دیکەشەوە ئەم کوڕوکە ڕۆخی واتە پریفەری هەیە کە پەیوەندی نێوانیشیان زیاتر پەیوەندی وابەستەیی واتە دیپندنسە. ئێمانوێل فالرشتاین کە بیرمەندی ناسراوی ئەم بوارەیە پێی وایە کڕۆک بۆ خۆی وڵاتانی وابەستە بەرهەم دەهێنێت لە پێناو بەهێزبوون و باڵادەستی و بە کڕوکبوونی زێتری خۆی. ئەمە مەرج نییە تەنها لە ئاستی گەردوونیدا ڕوو بدات، بەڵکو تەنانەت لە ئاستی ناوچەیی واتە ئیقلیمیشدا ڕوو دەدات. بۆ نمونە لە پەیوەندی نێوان تورکیا و هەرێمی کوردستاندا بە تایبەتی لەگەڵ بەشێکی هەرێم، تورکیا بەڕوونی ڕۆڵی کروکێکی بەهێز دەبینێت و هەرێم ڕۆڵی ڕوخێکی تەواو وابەستە. دیارە ئەم جۆرە پەیوەندیە لە ئەنجامی بەرژەوەندی هاوبەشیش دێتە ئاراوە. بەڵام دیسانەوە پەیوەندیەکە هەر لاسەنگە و لەسەر بنەمای وابەستەیی دروست دەبێت، لەسەر بنەمای پێویستی ڕوخ بە ناوەند یا کروک، بۆ نمونە لە ڕووی ئابووری یا ئاسایش و پاراستنەوە. لەم بوارەشدا لە یەکچوونێکی زۆر لە نێوان مۆدلی سەعودی ئەمریکی لەلایەک لەگەڵ تورکیا بەشێک لە هەرێم تۆ بڵێ تورکیا بارزانی هەیە. لەم پەیوەندی وابەستەییەدا لۆژیک لە ڕوخەوە دەخوازێت بڵێ سوودت پێدەگەیەنم بمپارێزە کە دەشم پارێزیت ئەوە دەتوانم باڵا دەست بم لە ڕوخدا بۆ ئەوەی دواجار سوودێکی زۆرترت پێ بگەیەنم. هەوڵی کودەتای سەربازی بەسەر ئەردۆغاندا لاوازی ئەم پرۆژەیەی واتە پرۆژەی تورکیا بارزانی دەرخست. دەبێت ئەم هەوڵی کودەتایە زەنگێ بوو بێت سەبارەت بەوەی کە ناتوانرێت هاوسەنگی هێزی ناوەکی بەم شێوەیەی کە هەیە پشت بە دەرەوە ببەستێت. ئەم پەیوەندیە ناتەندروستەی نێوان لایەنی یا ڕاستتر بڵین لایەنێکی کوردی و هێزێکی ئەقلیمی دەکرێت بە دروستبوونی دەوڵەت لاواز ببێت لەبەر کۆمەڵێک خەسڵەت کە تایبەتە بە دەوڵەتەوە، تەنانەت ئەگەر ئەو دەوڵەتەی کە دێتە ئاراوە دەوڵەتێکی پاشکۆش بێت. دیارە دەوڵەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەربوردەیەکی تایبەتی هەیە، وەک چارلز تیلی لە کتێبێکی بەناوبانگی خۆیان بەناو Capital and European State باسی دەکات هەر ناوچەیەک چیرۆکێکی خۆی هەیە بۆ دەوڵەت. لە کتێبێکی ناوازەشدا فرانسیس فۆکۆیاما باس لە ژمارەیەکی زۆر لە مۆدێل و ڕێڕەوی سەرهەڵدان و گەشەکردنی دەوڵەت ڕاستتر دەوڵەتان دەکات. بە بۆچوونی فۆکۆیاما توخم یا ڕەگەزە هەرە گرنگەکان کە جیاوازی لە شێوازی سەرهەڵدان و پەرەستەندنی دەوڵەتاندا دروست دەکەن بریتین لە 1 گەشەی ئابووری، 2 دامەزراوەکانی دەوڵەت، 3 فەرمانڕەوایی یاسا، 4 بەرپرسیارەتی و لێپرسینەوە، 5 بەشداری خەڵک لە پرۆسە سیاسیەکاندا و ڕادە و ئاستی مۆبیلیزاکردنی ئەو خەڵکە. بەپێی ئەم بۆچوونە پاش و پێشی ئەم 5 ڕەگەزە دەبێتە هۆی ئەو جیاوازیەی کە لە چیرۆکی سەرهەڵدان و گەشەکردنی دەوڵەتاندا دەردەکەوێت.
دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەگشتی هەردوو قوتابخانەی ژیۆپۆلیتیکی و سیستەمی جیهانی کاریگەر بوون لەسەر چۆنیەتی دروستبوونی دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لەلایەکی ترەوە لە ڕووی کۆمەڵناسی سیاسیەوە دەبێت ئەوە جەخت بکەینەوە کە خصلەتێکی هەرە گرنگی دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوە بووە کە ئەم دەوڵەتە لە فۆرم و ڕواڵەتدا مۆدێرن بووە، بەڵام لە ناوەرۆکدا تا بڵێ تەقلیدی بووە. جۆرێک لە مۆتۆربە واتە هایبەرد هەبووە لە ئاستی دەستگا و ڕەفتار و وێنادا. پەراوێز سەردار عەزیز لە تێزی دکتۆراکەیدا باس لە چۆنیەتی ئەم جۆرە دەوڵەتە لە ئاستی دەستگادا دەکات. کۆتایی پەراوێز واتە لە هەناوی ئەم دەوڵەتەدا کۆمەلگایەکی تەقلیدی و پێشمۆدێرن پری مۆدێرن هەبووە. ئەمەش وای کردووە کە پرۆسەی بە مۆدێرنیزەکردن بیناسازی نەتەوە وە دەوڵەت تا بڵێ پرۆسەیەکی ئاڵۆز و پڕکێشە و تەنگەژە بووە. لە ڕاستیدا لە زۆر حاڵەتیشدا ئەم پرۆسە ئاڵۆزە سەرکەوتوو نەبووە، تەنانەت ئاشکراتر بڵێین شکستیشی خواردووە. ئەم دۆخی پێکەوە بوونی تەقلید و مۆدێرنە پەراوێز بەسام تەیبی بە شێوەیەکی سەرنجڕاکێش باس لەم حاڵەتە دەکات وەک دۆخی ناهاودەمی هاودەم، واتە the simultaneity of the unsimultaneous. کۆتایی پەراوێز لە هەمان ئانوساتدا دۆخێکی پڕ لە گرژی و ململانەی ناوخۆیی فرە ئاستی لە ناو کایە دەوڵەتدا دروست کردووە. لەم ململانەیەدا نوخبەی سیاسی هەوڵ دەدات بۆ دەست بەسەرداگرتنی سەرجەم کایەکانی ناو کۆمەلگا لە پێناو هێشتنەوەی لە دۆخێکدا کە بتوانن حکمی بکەن. بۆ نمونە حیزبی بەعس وەک ڕەوتێکی مۆدێرن ناسراوە، بەڵام بە ئەزمون لە هەردوو حاڵەتی سووریا و عێراق ئەم حیزبە بۆ گەیشتن بە دەسەڵات و مانەوەی لە دەسەڵاتدا بنەماکانی بنەماڵە و خێڵ و خزمایەتیان بەهێز کردووە. لە ڕاستیدا هێزی ئەم دوو ڕژیمەی بەعس زیاتر پشتی بەستووە بە توخم و ڕەگەزە تەقلیدیەکانی کۆمەلگای تەقلیدی وڵاتانی سووریا و عێراق بە تایبەتی لە مەسەلەی وەلایی، واتە لۆیاڵتی تاکەکان بۆ دەسەڵات. ئەمڕۆژ دوای کەمتر یان زیاتر لە 100 ساڵ لە سەرهەڵدانی دەوڵەتی مۆدێرن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئامادەیی و کاریگەری کۆمەلگای تەقلیدی شتێکی حاشا هەڵنەگرە. دیاردەی دوانە واتە دووالیزمی تەقلید و مۆدێرنە بەر لەوەی کورد ببێت بە دەوڵەت کێشە بووە بۆ ناسیۆنالیزمی کوردی و بۆ ماوەیەکی تریش لە داهاتوودا وەک کێشە دەمێنێتەوە بۆ ناسیۆنالیزمی کوردی و دەوڵەتە ئیحتیماڵیەکەی کوردستان. ئەوە تا لە باشووری کوردستان لە ناوەڕاستی سەری ڕابردوو خێڵ دەستی بەسەر ناسیۆنالیزمی کوردی داگرت. هەر خێڵیش ئەمڕۆ دەخوازێت دەست بەسەر پرۆژەی سربەخۆییدا بگرێت، نەک هەر ئەوە بەڵکو دەخوازێت لە داهاتووشدا ئەم دەوڵەتی سربەخۆیە هەر لە ژێر ڕکیفی خێڵدا بێت. کەواتە شانبەشانی تەحەدا ناوچەیەکانی بەردەم پرۆژەی دەوڵەتی سربەخۆی کوردستان دەکرێت بڵێن ئەم هەوڵی خێڵ و کۆمەلگای تەقلیدیە بۆ داگیرکردنی پرۆژەی سربەخۆیی و دەوڵەتی داهاتووی کوردستان تەحەدا و کێشەیەکی گەورەیە. لە ڕاستیدا هیچ ڕێگرێک لە بەردەم خێڵ نییە بۆ ئەوەی دەست لەگەڵ هێزە ئیقلیمیەکان بەرانبەر پرۆژەی سربەخۆیی تێکەڵاو بکات، ئەگەر بزانێت ئەو دەوڵەتی سربەخۆیە لە ژێر ڕکیفی خۆیدا نابێت. دەست بە سەرداگرتنی ناسیۆنالیزمی کوردی و دەوڵەتە ئیحتیماڵیەکەی کوردستان لەلایەن خێڵەوە ڕێک ئەو سەربۆردەیەمان بیر دەخاتەوە کە لە سەردەمی سربەخۆیی نیشتمانیدا بەسەر وڵاتانی عەرەبیدا هات. پرۆژەی دەوڵەتداری و مۆدێرنیزەکردن لە وڵاتانی عەرەبی لەلایەن کۆمەڵێک ڕژیمی تاکڕەوەوە ڕفێنرا و بگرە داگیر کرا. لە پرۆژەی خەڵکەوە کرا بە پرۆژەی هەندێک دیکتاتۆر و ڕژیمی تاکڕەو. ڕێک ئەمەشە کە یەکێکە لەو فاکتەرە هەرە گرنگانەی کە دەوڵەتی عەرەبی بە شکست گەیاند.
لە ڕاستیدا دەتوانین هەر ئێستا پرسیارێک وەک زەنگی مەترسی بروژێنین. ئەویش ئەوەیە: ئایا ئەگەرێکی بەهێز نییە کە دەوڵەتی سربەخۆی کوردستانیش بە هەمان ڕێڕەوی وڵاتانی عەرەبیدا بڕوات ئەگەر هاتوو پرۆژەی ئەم دەوڵەتە هەر لە ئێستاوە لەلایەن خێڵ بنەماڵە هێزێکی سیاسی دیاریکراو یا تاکە سەرکردەوە دەستی بەسەرداگیرە؟ ئێمە پێمان وایە ئەوانەی کە بە دڵسۆزی و ڕاستگۆیی خەریکی پرۆژەی دەوڵەتی سربەخۆی کوردستان و دەخوازن ئەم دەوڵەتە هی هەموو خەڵک بێت، پێویستە بە گرنگیەوە لەم پرسیارە نزیک ببنەوە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەوڵەتی عێراق بە شێوەیەک دروستکرا بۆ ئەوەی دوجار خۆی نەتەوەی خۆی بنیاد بنێت. سەرکەوتووی ئەم پرۆژەیە هەر لە سەرەتاوە جێگای گومان بوو. پەراوێز لە ڕاستیدا ئەم گومانە هەرزوو لەلایەن دەسەڵاتدارانی ئەو کاتەی عێراقەوە پشتڕاست کرایەوە. لە سەردانێکی مەلیکی عێراق فەیسەڵی یەکەم کە هەموو عێراقی گرتەوە و ماوەیەکی خایان کە تیایدا سەردانی خواروو ناوەڕاست و باکووری عێراقی کرد، مەلیک فەیسەڵ بە راپۆرتێک سەرنجەکانی خۆی خستە ڕوو. لە راپۆرتەکەدا فەیسەل بە ڕاشکاوی دەڵێت لە سەفەرەکەدا شیعی، سونی، کورد، خێڵ، بنەماڵە و سەرۆک خێڵم بینی، بەڵام عێراقیم نەبینی. کۆتایی پەراوێز. هەروەها لە بەردەمیدا پرۆژەی بنیادنان و جێگیرکردنی ئەو دەوڵەتە پڕکێشە و ئاڵۆز بوو. پەراوێز لە یەکێک لە کتێبە گرنگەکانیدا دەربارەی عێراق، ماجد خەدووری باس لە ژمارەیە کێشە دەکات کە هەر لە سەرەتای دامەزراندنی عێراقەوە بەرۆکی ئەم دەوڵەتەیان گرتبوو. ئەمڕۆژ دوای نزیکەی 100 ساڵ لە بوونی ئەم دەوڵەتە، ئەم کێشانە نەک هەر چارەسەر نەبوون، بەڵکو بگرە زیاتر تەشەنەیان کردووە و بەم مانایەش بەردەوامی ئەم کێشانە نیشانەی پرسیاری جددیان خستوەتە سەر تەواوی داهاتووی ئەم دەوڵەتە. لەو کێشانەی کە خەدووری باسییان دەکات بەڵام ئێستاش بەردەوامیان هەیە: 1. ململانێ سوننە و شیعە، 2. کێشەی کورد و عەرەب و کێشەی تەقلیدی بوونی کۆمەڵگای عێراقی. بۆ باسێکی فراوانتر و گرنگ دەربارەی ئەم کێشانە بە تایبەتی بڕوانە ئەم سەرچاوە: خەدووری ماجید 1988 The Gulf War The Origins and Implications of the Iraq-Iran Conflict. کۆتایی پەراوێز. ئەمڕۆژ دوای کەمتر یان زۆرتر لە سەدەیەک لە بوونی ئەم دەوڵەتە هیچ گومانێک نەماوە لە شکستی ئەم پرۆژەیەدا. عێراق نەیتوانی نەتەوەی خۆی بنیاد بنێت. ئەمڕۆ کۆمەڵگای عێراقی ئەگەر شتێکی وەها ئەسڵەن بوونی هەبێت، لە هەموو کاتێک زیاتر پەرتەوازەیە. لەگەڵ ئەوەشدا هێشتا کوردانێک هەن کە بڕوایان بە بوونی کۆمەڵگایەکی یەکبووی عێراقی فیدرالی دموکراتی هەیە. ئەگەرچی بە بەراورد لەگەڵ ساڵانی پێشووتر ژمارەی هەڵگرانی ئەم باوەڕە زۆر کەمتر بووە. دوای 100 ساڵ لە ڕاگوزەرێکی ئاڵۆز و پڕ لە کێشە، پرسیار ئەوەیە: ئایا کاتێک 100 ساڵ لەمەو پێش کە بەرهەڵستکاری و ناڕەزایی هێندە بەهێز نەبووە، توانراوە لە دەرەوەڕا خواستی هێزە کۆلۆنیالیستەکان بسەپێنرێت؟ ئەی لە ئەمڕۆدا دۆخەکە چۆنە؟ ئایا چ جیاوازیەک هەیە لە نێوان بەرژەوەندی وڵاتانی زلهێزی سەدەیەک لەمەو پێش و ئەمڕۆ؟ هەروەها ئەمڕۆ وڵاتە ئیقلیمیەکان کە ئەکتەری کاریگەرن چ ڕۆڵێکیان هەیە لەسەر لە نوێ داڕشتنەوەی سنوورەکان لە ناوچەکەدا؟ جگە لەوەش پرسیارێکی هەرە گرنگ ئەوەیە: ئایا ناسیۆنالیزمی کوردی دوای 100 ساڵ ئەمڕۆ لە چ دۆخێکدایە؟ لە ڕۆشنایی ئەم ئەزموونانەوە پرۆسەی دەوڵەتسازی کوردی پێویستی بە تئۆریزەکردنێکی تایبەت هەیە، چونکە جوغرافیا و کۆمەلگا و مێژوو وەک سێ بنەمای سەرەکی دەوڵەتسازی لە جێگایەک بۆ جێگایەکی تر دەگۆڕێت.
ڕۆژهەڵاتی ناوەڕاست جگە لە دەوڵەتی ئیسرائیل هیچ دەوڵەتێکی تری تێدا نییە کە بەخواستی گەلەکەیان یان بەشێک لە گەلەکەیان دروستکرابێت. بەڵام دەبێت دان بەوەشتا بنین کە ئەم دەوڵەتە سیخناخە لە قەیران، بەڵام دەوڵەتانی تر هەموویان دەستکردی دەرەکین. ئێران وەک هەبوویەکی مێژوویی بوونێکی سەقامگیری هەبووە کە دەکرێت وەک مۆدلێکی تر لێی بڕوانین. بە تایبەتی هەتا ئێستا ئێران سنووری نیشتمانی خۆی نازانێت و لە ترسی بچووک بوونەوە هەمیشە لە هەوڵی ئەوەدایە کە چۆن ئەم سنوورانە فراوان بکات. چونکە لە دەرونی دەوڵەتی ئێراندا ئیمپراتوریەتێکی لە دەستچوو دەژی کە بە ئاسانی تەرمەکەی نانێژرێت. سعودیەش تا ئاستێک لە مێژووی دەوڵەتی ئەوروپی دەچێت بەوەی بنەماڵەیەک یان خێڵێک توانیویانە زاڵ ببن بەسەر ئەوانی تردا و ئاینێک بۆ خۆیان بەرهەم بهێنن یا ڕاستتر ئاینێک لە خزمەتی پرۆژەی بیناسازی دەوڵەتدا بەکار ببن. لێرەدا مەبەستمان سەلەفیەتی وەهابیزمە وەک جۆرێک لە ئاینی دەوڵەت کە ئامانجی سەرەکی کوشتنی سیاسەت و پیرۆزکردنی سەروەرە. 3. گوتاری دژە دەوڵەت لە کوردستان. هەتا دێت گوتاری دژە دەوڵەت پەراوێز. لێرەدا ئێمە وشەی دژ لە بری وشەی زیان بەخشیش بەکار دەبین. کۆتایی پەراوێز. هەتا دێت گوتاری دژە دەوڵەت و زیان بەخش بە گوتاری دەوڵەت لە کوردستان دەبێتە گوتارێکی بەهێز، بەم مانایەش لە ململانەیەکی توندایە لەگەڵ گوتاری دەوڵەت. زاڵبوونی ئەم گوتاری دژە دەوڵەتە دەرەنجامی کۆمەڵێک فەکتەرە کە بە کورتی لێرەدا ئاماژەیان پێدەکەین. پێش هەموو شتێک دەبێت ئاماژە بەوە بدەین کە لە ڕاستیدا ئەوە لاوازی گوتاری دەوڵەتە کە گوتاری دژە دەوڵەتی کردووەتە گوتارێکی بیسترا و بەهێز. ئەگینا چ گەلێک هەیە لە گۆی زەویدا ئازادی خۆی ڕەت بکاتەوە. گوتاری دژە دەوڵەت دەکرێت زیان بەخش بێت بۆ بیرۆکە و خواستی بە دەوڵەتبوونی کورد. بەگشتی سەرچاوەکانی گوتاری دژە دەوڵەت ئایدیۆلۆژی و پارچەکردار و تەسبینی و یۆتۆپیایە. بە شێوەیەکی گشتی گوتاری دژە دەوڵەت بەلای ئێمەوە هەر نەبێت سێ ڕەگی هەیە. ڕەگی یەکەم پەرچەکردار. داخوازی کورد بۆ دەوڵەت هەرچەندە هەمیشە بوونی هەبووە لە سەدەی ڕابردوودا، بەڵام بە شێوەیەکی گشتی نوێیە. ئەمڕۆ لایەنێک خۆی کردووە بە هەڵگری ئەم پەیامە کە پارتی دموکراتی کوردستانە. پارتی هێزێکە کە یەکخەری کوردستان نییە، بەڵکو دەخوازێت هەر یەکخستنێک لە ژێر سایەی ئەودا بێت و بە ڕوانگەیەکی زۆر تەقلیدی فێئودالی کە تیایدا کەسی مەسعود بارزانی و بنەماڵی بارزانی بە برا گەورە بزانێت. بە واتایەکی دیکە برا گەورە دەخوازێت باڵاتر بێت لە ئەوانی تر، لە سەرەوەی یاسا بێت، بە کورتی و بە چڕی خاوەنی هەموو شتێک بێت. جۆرێک لە یەکچوون هەیە لە نێوان براگەورە بیگ برادری جۆرج ئۆڕێڵ و چەمکی براگەورە لە ئاگایی کوردیدا. ئەم چەمکە لە چەندین ئاستا قەیراناوی و کێشەدارە بۆ دەوڵەتی مۆدێرن، بە واتای ئەوەی هەموو چەمکێکی خێزانی و خێڵگەرا بۆ دەوڵەت نەشیاوە. بۆ نمونە بە باوکزانین، بە براگەورەزانین و هێدێت. ئەمانە دەرخەری ئاستی لاوازی تێگەیشتن و تەقلیدی بوونی جەهانبینی سیاسین. لە هەمان کاتدا ئەم جیهانبینیە ئاسۆی تێگەیشتنی تاکەکان سنووردار دەکات و ڕێگری دەکات لە هاتنە ئارای پەیوەندی مەدەنیانە لە نێوان تاکەکاندا لە فەزای گشتیدا. ئەم جۆرە لە جەهانبینی فەزای گشتی دەشێوێنێت، لە ڕاستیدا تەنانەت ڕێگریشە لە هاتنەکایەی فەزایەکی گشتی تەندروست. هەروەها ئەم جەهانبینینە دەبێتە سەرچاوەی جۆرێک لە کەلتوری سیاسی کە لە ڕۆشناییدا جۆرێک لە سیاسەت و هەڵسوکەوتی تایبەت دێتە ئاراوە، بەوەی ئەوانی تر دەبێت برا بچووک بن، ڕووخواروتر بن، گوێ بگرن، جێبەجێ کار بن، مافی ڕەخنە و ڕای جیاواز و دیدی تریان نییە. بە واتایەکی دیکە ئەوانی دیکە شتێک کەمترن لە هاووڵاتی خاوەن ماف، بەڵکو لە بری هاووڵاتی تەنها ڕەعیەتن.
ئەم جۆرە دەوڵەتە ئەگەر بیشتێ ئاراوە زیاتر لە دەوڵەتێکی ڕەهاگەرا واتە ئابسولوتیست دەچێت تا هەر شتێکی تر. ئەم جۆرە دەوڵەتە لە پێش شۆڕشی فەڕەنسی لە ئەوروپا بوونی هەبوو. ئێستاش بە نمونەی شانشینی سەعودی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بوونی هەیە. لەم دەوڵەتەدا کە بە تایبەتی لە سەدەی 17 و 18 لە ئەوروپادا بوونی هەبوو، خەڵک وەها دەبینران وەک ئەوەی بوونێکی سربەخۆیان نەبێت، بەڵکو ڕەعیەت سابجێکت بن، لە بری ئەوەی هاونیشتمانی بن. پەراوێز ئەمە لە کارەکانی جین بۆ دیندا ڕەنگ دەداتەوە. کۆتایی پەراوێز کێشەی جددی ئەم جۆرە گوتارە لەوەدایە کە دەوڵەت بە پرۆژێ مەسعود بارزانی دەزانێت. بۆیە وەها دەبینێت ئەگەر هاتە دی ئەوە نەک تاکەکان ئازاد نابن، چونکە تاکەکان دەبێت وەک ڕەعیەت بمێننەوە و تا مردنیش سپاسگوزاری ئەو سەرکردەیە بن، چونکە ئەو دەوڵەتی بۆ بەدەستهێناون. وەک دەربڕینێکیش دەبێت تاکەکان ئامادە بن ئازادی و خۆشگوزەرانی و ئاسایشی تاکە کەسیان ببەخشن وەک شێوازێکی سوپاسگوزاری، واتە تەنکفولنس بەرانبەر بەو سەرکردە تۆ بڵێ براگەورەیەی دەوڵەتی سربەخۆی بۆ فراهەم کردوون. ئەمەش ڕێک نمونەی دەوڵەتە عەرەبیەکانی کەنداوی فارسی بە تایبەتی سەعودیەمان بیر دەخاتەوە. سەعودیەکان بە پێی ئەم لۆژیکە تا ماون دەبێت سپاسگوزاری ئال سەعود بن و براگەورەییان قبول بکەن، چونکە ئەم بنەماڵەیەیە کە دەوڵەتی بۆ خەڵکی سەعودیە بنیاد ناوە. لە هەمان کاتدا پارتی ئامانجێتی کە خەڵک و هێز هەبن بچنە بەرەی دژ بە ئەو وە گوتاری دەوڵەتی ئەو قبول نەکەن، چونکە بەبوونی بەرەیەکی وەها ئەو زیاتر دەبێتە خاوەنی پرۆژەی دەوڵەت. ئەمە بەشێکە لە یاریەکی ئاشکرا کە چۆن نەیار دروست دەکەیت بۆ ئەوەی ڕەسەنیەتی واتە ئۆتنتسیتی خۆت لەم خاوەنداریەتیەدا بسلمێنیت. ئەوە تا مەسعود بارزانی زۆر ڕاشکاوانە دەخوازێت وای پیشان بدات کە خەمی هەرە گەورەی ئەو سربەخۆییە و بەلایشیەوە گرنگ نییە هێز و لایەنەکانی دیکە لەسەر ئەم مەسەلەیە لەگەڵ ئەودا کۆکن یان نا. کاتێک بارزانی دەڵێت بە نسبەت منەوە ئەولەویەت سربەخۆیی کوردستانە، ئەوەی لەگەڵیدایە باشە، ئەوەی هەڵوێستی تریشی هەبێت کەیفی خۆیانە. لە کاتێکدا ئەم ڕەخنەیە بنەمایەکی درستی هەیە، بەڵام خەبات دژ بەم نوخبەیە واتە ئەو دەست بژێریەی کە دەخوازێت پرۆژەی سربەخۆیی بکات بە موڵکی خۆی، لە ناو کایەی دەوڵەتدا ئاسانترە بە بەراورد بە کایەی نادەوڵەتی. هەروەها ئەم خواستی قۆرخکاری و بۆ خۆبردنە واتە بە موڵککردنە تەنها لای یەک بنەماڵە نییە، بەڵکو دۆخێکی گشتگیرە کە لە ئەنجامی لاوازی سیستەم و کۆمەلگا و زاڵبوونی بەهاکانی کۆمەلگای تەقلیدی و نەبوونی سەقامگیری و لاوازی بگرە شکستی پرۆژەی دەوڵەت هاتووەتە ئاراوە. لەلایەکی ترەوە ئەم ڕەخنەیە نابێت دوا بکەوێت، بەڵکو تا بکرێت هەر لە سەرەتاوە بە دەوڵەت بوون پرۆژەی هەمووان یا هەر نەبێت زۆرینەیەکی ڕەها بێت. ئێمە ئەم پرۆسەیە ناودەنین شەڕ لە سەر بەها واتە شمەکە گشتیەکان، ئەو بەهایانەی کە هی هەمووان و هەموو کەس بەشدارن لە هەڵگرتنیان، بەڵام کەس بە تەنها خاوەنداریەتی ناکات. ئێمە ئەم چەمکە لە ئابووریەوە دەگوێزینەوە بۆ سیاسەت و کۆمەڵایەتی. بڕوامان وهایە کە شەڕ لەسەر بەهای گشتی دەرخەری نەخۆشیەکی کوشەندەیە لە ئاگایی سیاسی چینی سیاسەتمەداری کورد و کۆمەلگای کوردی بەگشتی. گشت وەک بوارێک هێشتا نە لە ئاگایی و نە بە کردار نەهاتوەتە ئاراوە. لە لایەکی ترەوە دەوڵەت بەرجەستەکەری گشتە لە هەموو ئاستەکاندا. بەبێ هاتنە ئارای گشت مەحاڵە قسە لەسەر هاوڵاتی بوون و پێکەوە بوون و چاکەی گشتی و ئابووریەکی سەردەمیانە و نەمانی گەندەڵی بکرێت. ئێمە پرۆسەی بنیادنانی دەوڵەت جیا دەکەینەوە لە چۆنیەتی دەوڵەت،
چۆنیەتی دەوڵەت یان ناسنامەی دەوڵەت کاتێک دەتوانرێت زیاتر بە کۆنکریتی کاری لەسەر بکرێت کە دەوڵەت لە ئارادا بێت. بەڵام کاتێک کە ئەم تێزە دەخەینە بەردەست مەبەستمانەوە نییە کە مامەڵە بکەین بە دەوڵەت بەرامبەر ئازادی یا بە مانایەکی تر ئامادەبین بە مامەڵە بە دروستبوونی دەوڵەت لە بەرامبەر لە دەستدانی ئازادیمان، بەڵکو دەستبەرداری دەوڵەت نابین و بە ئاقارێکیدا دەیبین کە لەو دەوڵەتەدا ئازادی و ئاسایش و خوشگوزەرانی تاکەکان فراهەم و زامن کرابێت. ڕێگی دووهەم ئیسلامی سیاسی. گەرچی ئەم گوتارە هێندە بەهێز نییە، بەڵام جەهانبینینی ئیخوان و هاوجۆرەکانی جەهانبینینی بەشێک لە خەڵکی کوردستان پێک دەهێنن. دژایەتی ئەمان دژایەتیە بۆ ناسنامەی کوردبوون، بۆ کوردایەتی، بۆ ئەلمانیەت، بۆ مافی جیابوونی کورد لە ئوممەی ئیسلامی. ئەم دژایەتیە هێشتا نەبووەتە گوتارێکی تۆکمە. لە ڕاستیدا دەبێت ئاماژە بە ئەوە بدەین کە بەشێکی زۆری کادرە بە ئاگاکانی پارتە ئیسلامیەکان دژ بە دەوڵەتی کوردی نین. ڕەنگە ئەمە زیاتر لە ڕووی پراگماتی بوونی ئەوانەوە بێت یان لە ئاکامی فشارەوە بێت، بەڵام لە نێو کادرە ناوەندیەکانیان ئەو خەسڵەتە بەڕوونی دەبینین. ئەم دژایەتیە تەبایە لەگەڵ دژایەتی چەپی ڕادیکالدا بۆ دەوڵەتی کوردی، بە تایبەتی بە جەختکردنەوە چەپی نەتەوەی سەردەست. هەردوو ئەم دیدە واتە ئیسلامی سیاسی و چەپی نەتەوەی سەردەست هاوشێوەن لەوەی دژ بە پرۆسەی دەوڵەت و جیابوونەوەی کوردستانن. چەپ و ئیسلامی سیاسی خۆزگە دەخوازن بۆ سەردەمی ئیمپەراتوریەت و لەبەر ئەوەشە کە هەتا ئێستا نەیانتوانیوە خۆیان لەگەڵ سەردەمی دەوڵەتدا بگونجێنن. کارل مارکس کە لە سەردەمی داڕوخانی ئیمپراتوریەتەکاندا ژیا، خوازیاری ئەوە بوو کە ئیمپراتوریەتێکی گەردوونی بۆ کرێکاران بێتەدی کە لە دروشمی ناسراوی کرێکارانی جیهان یەکگرندا خۆی دەبینێتەوە نەک دەوڵەت. مارکس مێژوشی وەها ڕافەدەکرد کە بۆ ئاراستەیە دەچێت، واتە ئاراستەی پوکانەوەی دەوڵەت نەتەوە. ئیسلامیەکانیش لە گوتاری خەلیفەدا نوستالجیایان هەیە بۆ سیستەمێکی ئیمپراتوری بەسەرچوو، بەڵام ئەم دیدانە زیاتر خۆ بە دوورگرتنە لە واقع. لە پەیوەست بە ئیسلامی سیاسیەوە لە ڕووی ئەخلاقیشەوە وەک وائڵ هەلاق لە کتێبی دەوڵەتی مستەحیل باسی دەکات، بەڕای ئەو ناتوانرێت دەوڵەتی شەریعە لە دنیای ئەمڕۆدا بهێنرێتە ئاراوە، بە تایبەت لە ڕووی ئەخلاقیەوە. پەراوێز بۆ زانیاری زیاتر بڕوانە هەلاق وائل 2014 ئەلدەولە ئەلمستەحیلە. کۆتایی پەراوێز. کورد وەک خەڵکێک ناتوانێت ئیمپراتوریەت بهێنێتە ئارا. ئەگەر هەر جۆرە ئیمپراتوریەتێکیش چ چەپ چ ئیسلامی هاتیشە ئارا، ئەوە بە ئەگەری یەکجار زۆر کورد لە پەراوێزدا دەبێت و هیچ مافێکی نابێت. ڕێگی سێهەم گوتاری دژە دەوڵەتی پەکەکە پارتی کرێکارانی کوردستان لە مێژووی چەندەیەکدا بە چەندین وەرچەرخانی فکریدا ڕۆیشتووە، تەنانەت هەندێک جار وەرچەرخانی زۆر ڕادیکاڵانەش. ئەم وەرچەرخانە بەڕادەی یەکەم ڕەنگدانەوەی بیری کەسی یەکەمی ئەو حیزبە عەبدوڵڵا ئۆجالان بووە، بەڵام وەرچەرخانەکە دەربڕی حاڵەتێکیش بووە کە تیایدا ئەم هێزە لە نێوان چەپبوون و نەتەوەیی بووندا جێگۆڕکێ و بگرە و بەردەی کردووە. دەکرێت بگوترێت کە سەرباری هەموو وەرچەرخانە فکریەکان پارتی کرێکارانی کوردستان هەر لە پانتایی چەپدا ماوەتەوە. لەم بارەیەوە گرنگە ئەوە جەخت بکەینەوە کە پەکەکە لە قۆناغی سەرەتاییدا پەردبوونێک لەگەڵ چەپی نەتەوەی سەردەستدا دروست دەکات، کاتێک دەردەکەوێت کە چەپی نەتەوەی سەردەستیش واتە تۆرکیش کەمیا زۆر بە هەمان شێوازی دەوڵەتی تورکی واتە دەوڵەتی نەتەوەی سەردەست بیر دەکاتەوە. بیری ئەم حیزبە سەرباری چەپبوونی بەڵام بەردەوام لە پرۆسەی تێکەڵکردنی ناسیۆنالیزمدایە لەگەڵ
ئینترناسیۆنەلیزم و لە ساڵانی دواییشدا گوتارێکی فەمینیستی و ژینگە پارێزی بەرز کردوێتەوە. گوتاری دژە دەوڵەتی ئۆجالان لەوەوە سەرچاوە دەگرێت کە دەوڵەتی تورکی وەک نمونەی دەوڵەت نەتەوە دژ بە کورد بووە و ئاشکراشە کە لە ڕافەکردنەکانیدا بە تایبەتی دوای دەستگیرکردنی ئۆجالان زیاتر لە پێشوو کەوتووەتە ژێر کاریگەری ئەم نمونە نگەتیڤە لە دەوڵەت واتە تورکیا. بەپێی ئەم بۆچوونە و وەک دەربڕی وەرچەرخانەکە چارەسەر ئەوەیە کە دەوڵەت نەتەوە نەمێنێت. جێگرەوە واتە ئالترناتیڤ بۆ ئەمە واتە بۆ مودلی دەوڵەت نەتەوە تۆ بڵێ دەوڵەتی تورکی ڕێکخستنی کۆمەلگایە لە شێوازی یەکەی بچووکدا کە تیایاندا کۆمۆنە و گروپ و پێکهاتەکان کاری خۆیان بەڕێوە ببن. لە هەمان کاتدا بەپێی ئەم بۆچوونە خاک هیچ بایەخێکی نییە و بەم واتایەش کورد لە هەر کوێیەکی تورکیا بێت دەتوانێت کورد بێت، چونکە خاک یانێ سنوور و جیاکاری و لە ئەنجامدا دەوڵەت. دیارە لە زۆر ڕووەوە ئەم دیدە هەمان دیدی سیستەمی میلەتی سەردەمی عوسمانیە یا زۆر لێوە نزیکە، بەڵام لە حاڵەتی دەوڵەتی عوسمانیدا چەمکی میلەت بۆ غەیرە موسڵمانان بەکار دەبرا. ئەمڕۆژ بە پێی ئەم دیدە یا ڕاستتر بڵین ئەم سیستەمە بۆ هەر ناسنامەیەک دینی یا ئێتنی دەکرێت چەمکی میلەت بەکار ببرێت و بەو پێیەش مافەکانی ئەو میلەتانە دیاری بکرێن. واتە چارەسەری ئۆجالان بە پێی ئەم بۆچوونەی زیاتر گونجاوە لەگەڵ بنەماکانی بەڕێوەبردنی سیستەمی ئیمپراتوری تا دەوڵەتی نەتەوەیی یا نیشتمانی. خەسڵەتی هاوبەش لە نێوان ئەم دوو مۆدلەدا واتە مۆدلی ئۆجالان و ئیمپراتوری نەبوونی ڕۆڵی خاکە لە پرۆسەی دروستکردنی کۆمەلگا و شوناسی تاکدا. هەروەها ئەم دیدە ڕەگی هەیە لە دیدی چەپی ڕادیکاڵ و ئانارکیستی واتە فەوزەوی، بەوەی دەوڵەت بە بەڵایەک دەبینێت بۆ مرۆڤایەتی تا سەرچاوەی خێر و خۆشی. لە واقعدا ئەگەر ئەم دیدە فراهەم بێت ئەوە یەکپارچەیی خاکی تورکیا پارێزراو دەبێت، جۆرێک لە ئیدارەی بچووک بۆ کورد دروست دەکات کە سەرتاپایان ئەوانن کە یەکێتی ئەوروپا داوای دەکات بۆ حکوومەتە خۆجێیەکان. بە هەر حاڵ ئەم جۆرە لە ڕێکخستنی کۆمەلگا باڵادەستبوونی تورک بەسەر کورددا دەستەبەر دەکات لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و نوێنەرایەتی کردن لە کۆمەلگای نێودەوڵەتیدا. هەڵەیەکی منهەجی فکری ئۆجالان ئەوەیە کە خەتای دەوڵەتە کە دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شکستی هێناوە، نەک خەتای کەلتور و ئاگایی و ئابووری و جێوپۆلیتیک. بەهانەی ئەوەی کە دەوڵەت ڕۆژهەڵاتی ناوەڕاستی خراپ کردووە بەهانەیەکی بێبنەمایە، چونکە کە دەوڵەت نامێنێت وەک لە یەمەن و سۆمال و سووریا و عێراق و لیبیا بینیمان ئەوە دۆخەکە لە هەموو ڕوویەکەوە زۆر لە حاڵەتی بوونی دەوڵەت خراپترە. لە هەمان کاتدا خەتای دەوڵەت نییە کە دەوڵەت لەلایەن نخبەی سیاسیەوە دەڕفێنرێت و بۆ ئامانجی تایبەت شکستی پێدەهێنرێت. لەسەر هەمان بنەما چۆن دەوڵەت شکستی پێدەهێنرێت بە هەمان شێوە هەر دەسەڵاتێکیش شکستی پێدەهێنرێت. واتە نابێت خەتای ئۆتۆمۆبیل بگرین ئەگەر شۆفێر خراپ لێ بخڕێت. بە هەر حاڵ تا ئەو جێگایەی قسە لەسەر پەکەکەیە ئەوە دەتوانین لە لایەکی ترەوە بڵین کە دوو ڕەهەندی دڵخۆشکەر هەن. یەکەم ئەمڕۆ لەسەر ئەرزی واقع پەکەکە پشت بەم بۆچوونەی خۆی نابەستێت بە واتای پشتگیری خواستی فێدرالیزم لە ڕۆژاوا مانای ئەوەیە کە ئیدارەی باڵا و سنوور و خاک و هەموو خەسڵەتەکانی تری دەوڵەتداری سەردەمیانە لە ئارادان و خەریکە لەو بەشەی کوردستان ڕۆژانە ئەم خەسڵەتانە گەشە دەکەن و جێگیر دەبن. دووەمیان خەڵکی باکووری کوردستان زیاتر بەرەو ناسنامەی کوردبوون دەچن، کوردبوونێک کە بە دیاریکردنی سنوور کۆتایی دێت لەوەی ببنە بوونەوەرێکی لۆکاڵی خەمبچووک بە بچووکی شارەوانی و کۆمۆنە و هدت. ئەوەی جێگای سەرنج و تێڕامانە ئەوەیە کە ئەم سێ گۆتارە ئەمڕۆ لە واقعی کوردستاندا زۆر جار یەکتر تەواو دەکەن، گەرچی هەر یەکەیان کاروانی ڕێگایەکی جیاوازن. ئێمە هەموو ئەم پرۆژانە بە ناکوردی و یوتۆپیایی لە قەڵەم دەدەین.
کۆمەڵگای مرۆڤایەتی ئازارێکی زۆری چەشتووە و خوێنێکی زۆریشی ڕژاوە لەسەر دەستی یۆتۆپیاچیەکانی سەدەی 20. لە هەمان کاتدا گەڕانەوەی مێژوو بۆ دواوەوە لە پێناو دروستکردنی ئیمپراتوریەت یان هەڵوەشانەوەی سیستەمی جیهانی کە دەوڵەتی مۆدێرن کروکەکەیەتی کارێکی لە ڕادە بەدەر قورسە تەنانەت ئەستەمە کە کورد بیخاتە سەرشانی خۆی جا ئەم کوردە ئیسلامی دەبێت یان چەپ. ئەگەر هاتوو کورد خلافەتی دروست کرد یان دەوڵەتێکی چەپی ڕادیکاڵی بەرهەمهێنا یان کۆمونیزمی دژە سیستەمی جیهانی واتە دژە دەوڵەتی مۆدێرنی هێنایە ئاراوە، ئەوە ڕاستەوخۆ دەکەوێتە ژێر ئابلۆقەی کۆمەڵگای نێودەوڵەتیەوە وەک داعش، وەک ئێران پێش دانوستانەکان، وەک کوریای باکوور، وەک کوبا. بە کورتی و بەچڕی ئێمە وای دەبینین کە دەوڵەتی کوردی لە پێناو کۆتایی هێنانە بە مێژووێک و دەستکردن بە مێژووێکی تر، واتە لە پێناو یەکسانیە لەگەڵ ئەوانی تردا، لە پێناو ئامادەبوونە لە دنیادا، لە پێناو خۆپاراستنە، لە پێناو مانەوەیە، لە پێناو سەقامگیریە، هەتا ببێتە بنەما بۆ ژیانێکی مرۆڤانەتر نەک هەر بۆ کورد خۆی بەڵکو بۆ کورد و دراوسێکانیشی. دەکرێت وەک نمونەیەکی تری گوتاری دژە دەوڵەت قسە لەسەر عێراقی بوون یان عێراقچیەتی یان هاتنە ئارای ئوممەی عێراقی بکەین کە لای هەندێک بەتایبەت ئەوانەی کە سۆزێکیان هەیە بۆ عێراق یان ڕاستەوخۆ سوودمەندن لێی یان وەک پەرچەکردار بەرامبەر دەنگی سربەخۆیی بانگەشەی بۆ دەکەن. دروستکردنی عێراق وەک دەوڵەتێک بۆ خەڵکەکەی و لە ئەنجامدا بوونی بە ناسنامەی هاوبەشی خەڵکە جیاوازەکانی دەبێت بەم شێوەیە بێت. عێراق دەبێت ناسنامەی هاوبەش و هەموو ناسنامەکانی تر وە کورد، سوننە، شیعە، مەسیحی، ئێزیدی، سوننی، تورکەمان، سابئە هەموو دەبنە شوناسی لاوەکی یان شوناسی دووهەم. ئەم پرۆسەیە دوو ئاستە. ئاستێک کە دەبێت دەوڵەتی عێراق لەبان ناسنامەکانەوە بێت بە جۆرێک هەمووان لە خۆ بگرێت و مۆرکی هیچ کامیانی پێوە نەبێت. دەبێت ئەمە لە دەستور و ئاسایش و سوپا و ئابووری و بیرۆکراتیەت و هەموو بوارەکاندا ڕەنگ بداتەوە. لە هەمان کاتدا دەبێت پەیمانێکی کۆمەڵایەتی بێتە ئاراوە کە هەموو خەڵک ڕازی بن بە زۆرینە و کەمینەوە بە لاوەکیکردنی ناسنامەی ئێتنی و تایفی و کۆمەڵایەتیان لە پێناو شوناسی داهێنراو کە عێراقە. بنەمای ئەمە لەسەر هاوڵاتی بوون وەستاوە و لە هەمان کاتدا لەسەر باشیەتی و قبوڵیەتی دەوڵەت لای تاکەکان. بەم پێیە ئەم پرۆسەیە ئەم هەنگاوانە لە خۆی دەگرێت. یەکەم، دەوڵەتێکی بێناسنامە یان فرەناسنامە. دووەم، لاوەکیبوونی ناسنامە لۆکاڵیەکان و باڵابوونی ناسنامەی عێراقی بوون. سێەم، هاتنە ئارای هاوڵاتی وەک بنەمای پێکەوە بوون. چوارەم، دەوڵەت بە باشترین شێوە بێجیاوازی لەگەڵ هەموواندا بەڕێوە دەچێت. پێنجەم، هیچ حزبێک یان ڕێکخراوێکی سیاسی لەسەر بنەمای ئێتنی، تایفی، ئاینی ڕێگە پێدراو نابێت. شەشەم، سوپایەک دێتە ئاراوە کە سەر بە دەوڵەتە و لە نێو پرۆسەیەکی دموکراسی مەدەنی سەربازیدا بەڕێوە دەچێت. حوتەم، لە سیستەمی خوێندندا بە هیچ شێوەیەک باس لە پێکهاتە جیاوازەکان و مێژوویان و یادەوەریەکانیان ناکرێت یان دەکرێت بەڵام بە جۆرێک نەبێتە مایەی وروژانی هیچ هەست و سۆزێک لای هیچ کەسێک. هەشتەم، دابڕانێک لەگەڵ مێژووی 100 ساڵەی عێراقدا دروست دەکرێت. نۆیەم، نخبەی سیاسی دەسەڵاتدار هیچ پەیوەندیەکی دەرەکیان نابێت و ناکەونە ژێر فشاری هیچ هێزێکی دەرەکی و بەرژەوەندی هیچ لایەنێک بەڕێوە نابن. دەیەم، بە یەکسانی دەرفەتی ئابووری بۆ هەمووان دەرەخسێت. بە کورتی کۆی ئەم خاڵانە جۆرێکە لە یوتوپیا و ئەستەمە دەوڵەتێکی ئەوەها لە گۆی زەویدا بدۆزیتەوە، چونکە ئەگەر بچووکترین ترازان لەم پرۆسەیەدا ڕوو بدات ئەوە لە پارچەکرداردا هەموو شوناسەکانی تر دەبوژێنەوە.
بیری عێراقی خاوەن ناسنامی عێراقی بیرێکی نوێ و ئۆریجیناڵ نییە. هەموو دەزانین بیری دەوڵەتی عێراقی بیری خەڵکی عێراق خۆی نییە. زۆرینەی خەڵکی عێراق و بگرە بەشێکیش لە توێژی سیاسی عێراق نازانن کە پرۆژەی عێراق چۆن بووە، لە پێناوی چیدا بووە. لە باشترین حاڵەتدا توێژە خوێندەوارەکەی ئەوە دەزانن کە پرۆژەکە بریتانی بووە و مەبەست لێی بە ئاسانتر ئیدارەکردنی ئەو مەیدانە بووە کە ناوی عێراقی لێنرا. بە هاوڵاتیکردنی خەڵکی عێراق لە پێناو ئەوەی کە هەموو بێجیاوازی سەر بە دەوڵەتی عێراق بن دەگەڕێتەوە بۆ ڕۆژانی سەرەتای دامەزراندنی دەوڵەتی عێراقی. لە پاش لۆزان مەلک فەیسەڵ داوا لە خەڵکی عێراق دەکات کە بە شێوەیەکی باش مامەڵەی براکوردەکانیان بکەن بۆ ئەوەی ببنە عێراقیەکی باش. خەونی هاتنە ئارای عێراقیەکی باش خەونێکی زراوە و ئەگەر بمانەوێت لە سەربوردەکە بگەین ئەوە دەبێت ئاور لە سەدەی ڕابردوو بدەینەوە و خوێندنەوەیەکی وردی بۆ بکەین. بە پێهەڵگرتن لە پرسیاری ئایا بۆچی لە ماوەی سەدەیەکدا ئەوەی کە بە کلیلی چارەسەری دەوڵەتی عێراق دادەنرا نەهاتە ئاراوە. بە هەرحاڵ دەکرێت ئەم وەڵامانە لە ئارادا بن. یەکەم، نەبوونی هیچ پەیوەندیەک لە نێوان عێراق وەک ناوێک بۆ پارچە خاکێک لەگەڵ پێکهاتەکانی عێراقدا. دووەم، زاڵبوونی شوناسێک کە شوناسی سوننەیە بەسەر عێراقدا هەتا ڕووخانی سەدام و پاشان زەمینە ڕەخساندن بۆ یاخیبوون و نەیاری ئەوانی دیکە. سوننەی عێراق خاوەن پرۆژەیەکی نەتەوەیی عەروبی بوون و عێراقیان وەک پارچەیەک لە نیشتمانی عەرەبی بینیوە. لە هەمووشی گرنگتر سوننەی عەرەب ئەوەیان بە مافی خۆیان زانیوە کە ئەوان هەڵگری مافی پێناسەکردنی عێراق بن لە هەردوو ڕەهەندی ناوخۆ و دەرەوەی ئەو دەوڵەتەدا. سێەم، شوناسی ئوممەی عێراقی لە واقعدا لای هەر پێکهاتەیەک مانایەک دەبەخشێت. لای سوننە یانێ وڵاتێکی مرکزی ژێر هەژمۆنی خۆی، بەڵام لای شیعە وڵاتێک کە لەلایەن زۆرینەی شیعەوە ئیدارە دەکرێت لە ڕێگای شەرعیەتی زۆرینەوە. بۆ کوردیش زۆرە ملی، ستەم و بوونی یادەوەریەکی بریندار. چوارەم، جوگرافیا و جیۆپۆلیتیکی عێراق وەها دەکات کە هەمیشە جێگای بەریەککەوتن و ململانێ و هێز و کەلتورەکان بێت. پێنجەم، بوونی پرۆسەی مۆدرنیزەکردن لە ڕێگای هێزەوە کە گۆڕانکاری زۆری لە شێوازی پەیوەندی و جۆری بنیادی کۆمەڵایەتیدا بەرهەمهێناوە. شەشەم، باڵادەستی سیاسی نەخوێندەوار لەبەر مۆدرن نەبوونی کۆمەلگا و نەهاتنە ئارای چینی ناوەندی سربەخۆ و دروست نەبوونی پانتایی گشتی و ئابووری. لەبەر هەموو ئەم هۆکارانە و بە تێڕوانین لە کەلتور و ئاگایی و ڕەفتار و جیۆپۆلیتیک و مێژووی عێراق، دروستبوونی ئوممەی عێراقی و لە ئەنجامدا دەوڵەتی عێراقی خەونێکی نەزۆکە. ئەمڕۆ ئەم گوتارە بەشێک دەبێت لە پرۆسەی باڵادەستی شیعە و ئێران لە ناوچەکەدا کە مەرج نییە بە قازانجی کورد بێت یان بتوانرێت فراهەم بکرێت. 1.4 ڕێگریەکانی تری بەردەم پرۆژەی دەوڵەتی سربەخۆی کوردستان. سەرباری گوتاری ئایدیۆلۆژی کۆمەڵێک ڕێگری دیکە هەن لە بەردەم گوتاری دەوڵەتی کوردیدا کە بە کورتی ئەمانەی خوارەوەن. یەکەم، نەبوونی سیاسەتێکی دەوڵەتسازی لە هەرێمی کوردستان لە مێژووی چارەکە سەدەی ڕابردوودا تەنانەت پێشتریش. ئەگەر ئەم سیاسەتە بوونی هەبوایە ئەوە ئێمە ئەمڕۆ زۆرێک لە کۆڵەکە سەرەکیەکانی دەوڵەتمان دەبوو. بۆیە دەوڵەت تەنها بە شێوەی مەجازی بوونی هەیە، نەک وەک بوونێکی مادی لەسەر ئەرزی واقع. دووەم، نەبوونی پیاوی دەوڵەت لە هەناوی سیاسەتی کوردیدا. پیاوی دەوڵەت یان دەوڵەتمەدار ئەو کەسە سیاسیەیە کە دەوڵەت وەها دەبینێت وەک ئەوەی کە چارەسەری زۆرێک لە کێشە زۆرەکانی مرۆڤی کورد دەکات. پیاوی دەوڵەت خاوەندیدێکە کە دەوڵەت پرۆژەی گەورەی ژیانیەتی و هەموو بیرکردنەوە و هەڵسوکەوتەکانی بۆ ئەو ئامانجەیە.
دەکرێت هۆیەکی سەرەکی ئەم حاڵەتەش واتە نەبوونی پیاوی دەوڵەت ئەوە بێت کە پێشتر لە ڕاستیدا ساڵانێکی زۆر کورد خەباتی بۆ ئۆتۆنۆمی کردووە کە تەنانەت لە کاتی بەدەستهێنانیشیدا واتە بەدەستهێنانی ئۆتۆنۆمی کورد بەشداری دەکات لە دەسەڵاتێکدا کە هەیە و ئەوانی تر زووتر دایان مەرزاندووە نەک دەسەڵاتێک یان دەوڵەتێک کە خۆی بنیادی دەنێت. لە بری پیاوی دەوڵەت کورد پێچەوانەی پیاوی دەوڵەتی هەیە تۆ بڵێ دەوڵەت کوژی هەیە. زۆرێک لە سیاسیانی کورد کەسانێکن کە بەرژەوەندی خۆیان و بنەماڵەکانیان بە پێویست دەزانن و خەمی گشتی و بەرژەوەندیەکانی نەتەوەیەک هێندە جێگای بایەخ نییە لایەن. هەر لەبەر ئەمەشە زۆر ئاسان ئامادەن سازشی لەسەر بکەن. خراپترین دەرکەوتەی ئەم دۆخە ئەوەیە کە نوخبەیەکی سیاسی لە کوردستان بوونی هەیە کە تەنانەت ئامادەیە ئەگەر دەوڵەتی کوردی دەوڵەتی ئەو نەبێت دژی ئەو دەوڵەتە کوردیەش بوەستێتەوە. بەم پێیە وەک ئەم جۆرە سیاسیانە دەیبینن دەوڵەت ئامرازێکە بۆ کۆنتڕۆڵکردنی زیاتری کۆمەلگای کوردی. پێویستە تا زووە ئەم حاڵەتە ترسناکە بگۆڕدرێت بۆ گوتاری دەوڵەت لە پێناوی ئازادیدا. پێویستە کەس یا تاقمێک بە تەنیا خاوەنی دەوڵەت نەبن چونکە هەمووان خاوەنین. دەوڵەتیش ئەو کاتە پرۆژەیەکی سەرکەوتوو دەبێت کە هەمووان بەبێ جیاوازی خاوەنی بن و شانازی ڕاگەیاندن و بنیادنانی ئەم دەوڵەتەش بەر هەمووان بکەوێت و هی هەمووان بێت نەک تەنها هی کەسێک و تاقمێک. سێەم نەبوونی یان هەر نەبێت لاوازی دۆخێکی دەرونی ئامادە بۆ دەوڵەت. مرۆڤی کورد هەموو مێژوو و تەمەنی لە سایە کوێخاکاندا بەسەر بردووە. ئێستا بۆ ئەوەی بتوانێت ڕوبەڕووی ئەم کوێخایانە ببێتەوە دەبێت دۆخێکی دەرونی جیاوازی هەبێت. ئەم پرۆسەیە بریتیە لە گواستنەوە لە ژیان لە سایەی ئەوی تردا بۆ ژیان بە سەروەری خۆت. دەتوانین بە ئاسانی بڵین تەنها مرۆڤی ئازاد دەتوانێت دەوڵەت فەراهەم بکات. ئازادی تەواویش تەنها لە سایەی دەوڵەتدا دێتە دی. دوجار دەوڵەتیش پێویستە ئەو ئامرازە بێت کە ئازادی تاکەکان بەرجەستە دەکات و ئەو ئازادیەت دەپارێزێت نەک پێچەوانەکەی. چوارەم مەحرومیەت وەک دۆخێکی سیاسی و دەرونی. مرۆڤی کورد لەبەر نەبوونی دەوڵەتی خۆی بەردەوام لە جیهاندا هەستی بە مەحرومیەت کردووە. مەحرومیەت بە مانای بێبەشبوون، نەبوونی دەنگ، نەبوونی ئامادەیی، نەبوونی نوێنەرایەتی، نەبوونی ئاڵایەکی پێزانراو، نەبوونی سەروەری نیشتمانی و هدت. ئەم دۆخی مەحرومیەتە لە سەردەمی جیهانگەری و پێشکەوتنی تەکنۆلۆژیادا زۆر چرتر بووەتەوە و زیاتر هەستی پێدەکرێت. چونکە بەردەوام کورد هەست بە نەبوونی خۆی دەکات لە ناوەند و بۆنە جیهانیەکان و ڕووداوە گرنگەکاندا. ئەم مەحرومیەتە وهای کردووە کە دەستبردن بۆ دەوڵەت تەنها وەک مافێکی سیاسی ئاسایی دەرنەکەوێت بەڵکو زیاتر وەک شکاندنی کۆت و بەند و گزارشت لە خۆکردن. ئەمەش وهای کردووە کە بە ئاسانی لە دنیای کوردیدا ناتوانیت دیبەیت لەسەر دەوڵەتی کوردی بکەیت. چونکە هێشتا ئەم مەسەلەیە بە زۆری گوتارێکی ئەقلانی نییە، هێندەی گوتاری دەرونیە. بە واتایەکی دیکە هێشتا ئەم گوتارە تا ڕادەیەکی یەکجار زۆر گوتاری یاریکردن بە هەست و سۆزی مرۆڤی کووردە. هەندێک جاریش دەبینین لە پانتای میدیای کۆمەڵایەتیدا خەڵکێکی زۆر بە زمانێکی گاڵتەجاڕی لە دەوڵەتی کوردی دەدوێن کە ئەمەش خۆی لە خۆیدا دەربڕی نەبوونی بڕوابوونە بەوەی کورد شایستەی حاڵەتێکی وەها بێت. ئەم دۆخە دەرونیە وهای کردووە کە کورد لە بەرانبەر دەوڵەتدا بە بچووک ببینرێت یا لەوەش ئەولاتر خۆی لە بەرانبەر دەوڵەت و بە دەوڵەتبووندا بە بچووک ببینێت. کاتێک ئێمە ئاماژە بەم خاڵانە دەدەین بە وردی و بە قوڵی ئاگاداری ڕەخنە جددیەکانی دەوڵەتین کە لەلایەن کەسانی وەک جۆرجی و ئەگامبێن و ئەوانی ترەوە گیراون. بەڵام سادەترین بەراورد لە نێوان بوونی دەوڵەت و نەبوونی دەوڵەت ژیان خۆشتر و باشتر و درێژترە لە سایەی دەوڵەتی باشدا ئەگەر یاریەک بە چەمکەکانی هۆبز بکەین.
5 دەوڵەت وەک پێداویستی. دەوڵەت تەنها پێداویستیەکی ئابووری یان سیاسی نییە، بەڵکو کاریگەری هەیە لەسەر سەرجەم ڕەهەندەکانی ژیان. دەکرێت لە نەرمترین ڕەهەندەوە دەست پێ بکەین کە ئەخلاقە، هەتا بەهێزترینیان کە ئاسایشە. گەرچی پاش هێگلیەکان هێندە باس لە ڕەهەندی ئەخلاقی دەوڵەت ناکرێت، بەڵام لە دۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە باشی دەزانین زیاتر جەخت لەسەر ئەم ڕەهەندە بکەینەوە. ئەگەر وەها دای بنین کە ئەخلاق بریتیە لە چاکەکردن لەگەڵ کەسێکدا کە جارێکی تر نایبینیتەوە، ئەوە بەمانای بوونی توانای چاکەکردن بەرانبەر ئەوانی دیکە بەبێ گوێدان بە دەستکەوتی ئابووری. کەواتە ئەخلاق بریتیە لە توانای بوون لەگەڵ توانای بەخشیندا. ئەم توانایە بە ئاسانی نایەتە ئاراوە ئەگەر تۆ خاوەنی ماڵێک نەبوویت، خاوەنی داهاتێک نەبوویت و خاوەنی سەقامگیریوێک نەبوویت. ئەستەمە چاکە بکەیت کاتێ خۆت لە ژێر مەترسی دایت، مەحرومیت، لە ژێر سڕینەوە دایت، خۆت نەبوو بیت، لە ژێر هەڕەشەی لە ناوچوون دایت و بەردەوام لە دۆخی هەڵاتندا بیت. ئەم دۆخە بۆ مرۆڤی کورد ڕەهەندێکی دیکەی گرنگی هەیە، ئەویش ساڕێژکردنی ئەو برینەیە کە مرۆڤی کورد بەرانبەر بە ئەوی دیکە هەستی پێدەکات. ئەم برینە نەکەر ساڕێژ نەبووە، بەڵکو بەردەوام دەکولێتەوە. ئەم کولانەوەیە بە تایبەتی بە دوو شێواز دەبێت، لە ڕێگای چالاکردنی یادەوەری بە کۆمەڵی مرۆڤی کورد یان لە ڕوبەڕووبوونەوەی هەنووکەییدا بەردەوام مەترسیەکان لەسەر ئاسایش و تەنانەت بوونی ئەم مرۆڤە قوت دەبنەوە. ئەستەمە لە دۆخێکی دەرونی ناسەقامگیردا بژیت و داهێنەر بیت، خۆت بە هاوتاو یەکسان لەگەڵ ئەوانی تردا ببینیت و بناسیت. لە دۆخێکی ئاوەهادا مرۆڤی کورد بەردەوام هێز و توانستە مرۆیەکانی زیاتر بۆ مانەوە و بەرگریکردن لە بوونی خۆی بەکار بردووە تا لە گەشەکردنی ئابووری و کۆمەڵایەتی لە پێناو دوا ڕۆژێکی باشتردا. هەست بە کەمیکردن و بە نەبوونی شناسێکی دانپیانراو ڕێگرە لەوەی بتوانیت لە دنیادا کەسێکی باوەڕ بەخۆبوو و داهێنەر بیت و بە شێوەیەکی یەکسان لە فەزای گشتی مرۆڤایەتیدا خۆت بنوێنیت. بۆیە دەوڵەت ڕەهەندێکی ئەخلاقی قوڵی هەیە بە تایبەت بۆ خەڵکێکی وەک کورد. لەم ڕووەوە دەوڵەت بەرجەستەکردنی بیرێکی ئێتیکی یان ئەخلاقیە. ئەمەش مەسەلەیەکی مرۆیی یەکجار گرنگە. ئەمە نەک تەنها لە ئاستی تاکدا، بەڵکو لە ئاستی کۆمەلگا و دەوڵەتیشدا ڕاستە. ئەمڕۆ کورد بەهۆی بێدەوڵەتیەوە ناتوانێت بە هیچ شێوەیەک بەشدار بێت لە پێدان یان بەخشین بە کاری خێرخوازی لە ئاستی دنیادا کە ئەمەش بۆ خۆی کارێکی دیپلۆماسی زۆر بەسوودە. لە هەمان کاتدا دەوڵەت ئاسایشت بۆ دابین دەکات لە ئاستی جیهاندا. لە یاسای نێودەوڵەتیدا دەستێوەردانی دەوڵەتێک لە دەوڵەتێکی دیکە ئاسان نییە، بەڵام وەک بینیمان لە ڕابردوودا دەوڵەتی عێراق کوردی ئەنفال و کیمیاباران کرد، بەڵام دنیا لە بێدەنگیەکەیدا بەهانەی ئەوە بوو کە بەڵگە نییە، یا بە بەهانەی ئەوەی کە ئەمە مەسلەیەکی ناوخۆییە. لە هەمان کاتدا لە ئاستی ئابووریدا خەڵکی بێدەوڵەت ناتوانێت ببێتە خاوەن سیاسەتی دراوی خۆی. بەو مانایە ناتوانێت سیاسەتی دراو و دارایی و هەڵاوسان و نەبوونی سیولە و هیچ شتێکی دیکە چارەسەر بکات بە بێبوونی دەوڵەت و دراو. ئەمە ئەگەر بینە سەر بوارەکانی خەبات بۆ دموکراسی و دادپەروەری کۆمەڵایەتی و بنیادنانی دەستگا و سیستم و ژینگەی پاک و پاراستنی کەرامەت، هیچ کام لەمانە ئەگەر لە هەناوی دەوڵەتدا نەبێت ناتوانێت بێتە دی و بپارێزرێت. دەوڵەت خاڵی پەڕینەوەیە. ئەگەر دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە قەیراندایە، ئەوە سەرچاوەی ئەم قەیرانە تا ڕادەیەکی زۆر بێ ئاگایی و بێتواناییە لە بنیادنان و بەڕێوەبردنی دەوڵەت، نەک قەیران لە بیری دەوڵەت یان ستراکتۆری دەوڵەتدا بەگشتی. دیارە ناکرێت حاشا لەوە بکەین کە بیر و ستراکتۆری دەوڵەت قەیرانی زۆریان تیادایە، بەڵام
چونکە هێشتا قۆناغی بنیادنان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست فراهم نەبووە، ئەوە تەنها دەتوانین قسە لەسەر پرۆژەیەکی تەواو نەبوو واتە ناکامڵ تەنانەت لە هەندێک حاڵەتیشدا شکست خواردوو لەم ناوچەیەدا بکەین. بەرجەستەکردنی دەوڵەت دەبێت لەسەر بنەمای بیری دەوڵەت واتە دەوڵەتی مۆدێرن بێت. کۆمەلگای کوردی ئەمڕۆ گەرچی لە ڕووی دەرونیەوە خۆزگە بە دەوڵەتەوە دەخوازێت، بەڵام لە ئاستی بیر و ئاستی بنیادی کۆمەڵایەتیدا لە دۆخێکی زۆر خراپدایە. دەوڵەتداری و کارکردن بۆ بە دەوڵەت بوون پرۆسەیەکی ڕۆژانەیە، دژە دەوڵەتیش هەروەها پرۆسەیەکی ڕۆژانەیە. کەواتە چۆن ڕۆژانە بەشێکی کاریگەر هەیە لە پرۆسەی بنیادنانی دەوڵەت، بەڵام لە هەمان کاتیشدا بە پێچەوانشەوە بەشێکی دژیش ڕێگرە لە هاتنەکایی ئەو دەوڵەتەوە. ئەم ململانەیە بە جۆرەها شێواز و لە ئاستی جیاوازدا بەردەوامە. بەڵام خاڵی پەڕینەوە لە کۆمەلگایەکی نادەوڵەتی تۆ بڵێ حاڵەتی بێدەوڵەتی بۆ کۆمەلگایەکی دەوڵەتی واتە خاوەن دەوڵەت تەنها لە هەناوی کایەی بە دەوڵەت بووندا دێتە ئاراوە. بە مانایەکی دیکە ئێمە بڕوامان وەهایە ئەوە دەوڵەتە کە دەتوانێت پەرە بە دەوڵەت بدات نەک نادەوڵەت. بۆیە بەهانە واتە ئارگیومنتی ئەوەی کە ئێمە هیچ بنەمایەکی دەوڵەتمان نییە بۆیە نابێت باس لە دەوڵەت بکەین بەهانەیەکی نوقسانە، چونکە دەوڵەت خاڵی کۆتایی نییە بەڵکو دەکرێت خاڵی سەرەتاش بێت. لە هەمان کاتدا زۆربەی بنەماکانی دەوڵەت لە کاتی بوونی دەوڵەتدا دێنەدی. دیارە ئێمە لە دۆخی کوردستاندا لەو ڕاستیە تێدەگەین کە هەندێک هەڵسوکەوتی هێزە سیاسیەکان ئاماژەیەکی ڕوونە کە لە دۆخی دەوڵەتدا دەوڵەت بە ئاقاری قۆڕخکاری و شکستدا دەبن. بەڵام کێبڕکێ لەگەڵ ئەمانەدا لە کایەی دەوڵەتدا ئاسانترە لەوەی لە دەرەوەی دەوڵەت، چونکە لە دۆخی نادەوڵەتدا هێنانی دەستی دەرەکی و دروستکردنی قەیران و هەنگاونان بۆ بەرجەستەکردنی حاڵەتی یاسایی و دەستگایی ئاسانتر دەبێت لە دۆخی بوونی دەوڵەتدا. یەک شەش کورد و بێدەوڵەت بوون. ئەگەر بە وردی لە پرۆسەی بنیادنان و ئەو ئایدیایانە بڕوانین، دەبینین کورد لە ساتەوەختی دروستکردنی دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کاریگەریان هەبووە. وەها بینراوە کە پاش ماوەیەک کوردەکان لە هەناو ئەو دەوڵەتانەی کە بەسەریاندا دابەش بوون دەتوێنەوە. لە کۆنگرەی پاریس وەها باسی کورد دەکرا کە وەک هێندیە سوورەکانی لێبێت، وەک مارگرێت ماکمیلان لە کتێبی پاریس 1990دا باسی دەکات. لێرەدا دوو پارادایمی بیرکردنەوە دەکرێت سوودبەخش بن بۆ تێگەیشتنی ئەو ئایدیایانە. یەکەم مۆدرنیزە بوون واتە مۆدرنایزیشن، دووهەم سۆشیال داروینیزم. بەگشتی تیۆری مۆدرنیزە بوون بڕوای وایە کە دەوڵەتی دروست بوو دەتوانێت ئەو خەڵکە جیاوازانەی کە لە هەناویدا دەژین یەک بخات. لە لایەکی ترەوە سۆشیال داروینیزم بڕوای وایە کە لە دواوەبوونی ئاستی شارستانی مرۆڤی وا دەکات کە ئەم مرۆڤە کە لە پاشەوەیە لە میانەی گەشەی شارستانی توانای بەرگری و مانەوەی بە شێوازێکی جیاواز نامێنێت و دەتوێتەوە. ئەم دوو دیدە پاشان بوون بە سەرچاوەی ئەوەی کە کورد لە ناو ببرێت و نکۆڵی لە بوونی بکرێت بۆ ئەوەی دەوڵەت مۆدرن بێت. لێرەدا دەوڵەتی ڕۆژهەڵاتی ئەو لیڤیاسانەیە پەراوێز. لیڤیاسان جۆرە ئاژەڵێکی ئەفسانەییە کە لە کتێبی پیرۆزی ئنجیلدا ناوی هاتووە. ئەم ئاژەڵە بە گەورەی و درڕندەیی ناسراوە بە جۆرێک
هەموو ئەوانی دیکە ملکەچ دەکات. ئەم ملکەچکردنە دەبێتە هۆی هاتنە ئارای دۆخی مەدەنی یان دۆخی نەمانی شەڕی هەمووان دژ بە هەمووان. هەروەها ئاماژەیە بۆ کتێبە ناسراوەکەی تۆماس هۆبس. کۆتایی پەراوێز. لێرەدا دەوڵەتی ڕۆژهەڵاتی ئەو لێڤیاسانەیە کە دۆخی سروشتی دەگۆڕێت بۆ دۆخی مەدەنی و دۆخی مەدەنی کەسەکان تیایدا دەگۆڕێن ئەگەر بە زمانێکی هۆبزیانە قسە بکەین. بەڵام ئەم پرۆسەیە سەری نەگرت. شکستی ئەم پرۆژەیە دووڕەهەندیە. لەلایەکەوە کورد بەرگری تیایدا دروست بووە، لەلایەکی تریشەوە دەوڵەت وەک پێویست مۆدێرن نەبووە. بە مانایەکی دیکە مفارقەکە ئەوەیە کە مۆدێرن نەبوونی کورد واتە بەردەوامی وە کۆمەلگایەکی تەقلیدی بە پەیوەندی و بەهاو جەهانبینیە تەقلیدیەکانەوە وای کردووە کە توانیویەتی بمێنێتەوە. بۆیە بۆ ئەوەی ببێت بە خاوەن دەوڵەت دەبێت بەر لە هەر شتێک وەک پێویست مۆدێرن بێت. ئەمە قەیرانێکی سەختە لە هەناوی سیاسەتی کوردیدا کە خۆی لە پرسی کوێخای مۆدێرن یان نوێدا دەبینێتەوە. پەراوێز. بۆ باسێکی گرنگ دەربارەی کوێخایی یا باوکسالاری نوێ بڕوانە شرابی هشام 1992 نێۆپاتریارکی A Theory of Distorted Change in Arab Society. کۆتایی پەراوێز.